لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. الله الله صل على النور الذي أحيا. الله الله صل على النور الذي أحيا. محمد يا رسول الله يا هادي يا نور العرش يا خير البرية. محمد يا رسول الله يا هادي يا نور العرش يا خير البرية. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. الله الله صل على النور الذي أحيا. الله صل على النور الذي أحيا. فمحمدنا يا نبي هو سيدنا يا نبي. فالعز لنا يا نبي لإجابته يا نبي. الله الله صل على النور الذي أحيا. الله صل على النور الذي أحيا. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. الله الله صل على النور الذي أحيا. الله صل على النور الذي أحيا. سلااو ڕێز جاري والله سلاف وريز شاغي سلااو وخير ڕێز بۆ خەڵکی بە شەرەفی کوردستان. هري والله إبارة یا الله وخير کاک دکتۆر یا الله دادوانی یا الله داسەبخە. هري والله تصاغ يا الله فهمي عزيزي هري دنك والله يا باش بەرزە هري تصاغ بس خوازم بشتكيش بينار البيجم بس خوازم بالا بكشيم سرفيه كي جو إيرو نوزدي مها رمضاني أفده في أورتاهاني ولد بيجن دكتور جمش خبي ترزاني أفده ليبوريني نوزدر روجك ماش بو ليبوريني إجا هجرهم بخوازن خدي تعالى خداي مزني جورا قلوب بهوري هونجي لهفدو بهورين الجيران الدوست لهفال المرفا تا خديجي الوب بهوريني شخم الفيدا الكلها هوليريني كلها چاند هنرا كردي رسن ياش حزار سالات البر خداي حياني إيرورو قم بردوان هنرك كردي رسن پیشکش دکم بدنگي كسي وكاك بيامي کاک عزيزية سەبخان دلال ئیستەیمە لە قەڵای هەولێریم کاک دکتۆر بەڵێ. دادەبان و کاک سەبخانی بەڕێز. ئەمن پەیامی عەزیزی لە ڕۆژهەڵاتی کوردستان پارێزگای کرماشان ڤیدیۆکانتان هەورامان هاوە. کاک دکتۆر ئادەم کوردستانی باشوور هەولێری بەڕێز دادەبان و کوردستانی باشوور سلێمانی عەزیز وە کاک سەبخان سلێمانی بەرز و بەڕێز بەرز و بەڕێز ئەرێ وەڵڵا وە کاک سەبخان ئۆرکیش ڕۆژئاوا وباكرجي باکوورژ حردو تيكلن ئەرێ وەڵڵا ئێمە هاتووینە کە
بەڕاستی 2 ساعتی پڕ لە خۆشی و پڕ لە زانیاری بۆ هێوە چاپ بکەیم ئینشاءالله کە بتوانین ئەو 2 ساعتەوە ئەو شەوانێکە ماوەوە ئەو شەوانێکە تێپەڕیوە بۆ هێوە سوودمەند ببێتن ئەو بەرنامە کاکە بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە هەوڵ دەدەین کە لە ڕێگەی میوانەکانمان زۆرترین زانیاری لەبارەی ڕەمەزان لەبارەی کەشوهەوای ڕەمەزان لەبارەی بازار لەبارەی پێداویستەکانی خەڵک کەمانە گرنگن و پرسی پەیوەستن بە ڕەمەزان گەنگەشە بکەین لەگەڵەوەشدا بە دەنجی زوڵاڵ پەیامی عەزیزی و سەفقان ئۆرکێش سرود و مناجاتی ئاینی پێشکەش دەکرێن خۆی ladies firstە ئەبا منێکم جا قسەم کردای بەڵام قەیاکە پەیامی عەزیزی ئەوڕۆ ئەنەرجی فول بوو یەکسەر دەستی پێکرد لەوێڕە پێویست بڵای خەجاڵەتمان وایە کاک پێم دووبارە سڵاوتان لێبێت لە 19مین شەوی پارشیڤ دووبارە لەگەڵتانین لە پرۆگرامی پارشیڤ بەڕاستی ئەم شەو میوانی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردوون کە بڕگەی مناجاتمان هەیە پێش بەشداربووی نوێمان هەیە جەنگ خۆش و پێنج بەشداربووی زیرەک حەزەکەین ئەوانتان پێ بناسێنین بە بڕگەی مناجات دەست پێ بکەین پێش ئەوەی کە بڕۆینەکو پەیامی عەزیزی دەڵێ با فڕۆمەکە ببینین ئارێ وەڵڵا فڕۆمەکە ببینیم و بێم و خزمەتیەوە بە ڕێزان ئەگەر مناجات دیان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەی چاوەڕوانتانین لێبیاون یەکێک لە بەشداربووەکان کە ڤیدیۆیەکی بۆ پرۆگرامی پارشیڤ ناردووە محەممەد عەبدولکەریم قاسم لە هەولێرەوە ڤیدیۆیەکی بۆ ناردووین سڵاو بۆ کاک محەممەد عەبدولکەریم قاسم لە هەولێر و بنەماڵەی بەڕێزی ئەی پێیەکەمی ڕوتباعیسی ئیسلامی جیهانە ئەیەک نەزەرت باعیسی ڕووناچی دڵانە ئەی خاندەی ڕوتوێ نیمە خۆشی دڵانایە هاتوومە دەرێت مەحەمەتم پێ بکە جانایە چەند خۆشە بە دڵ ڕۆح و سەری خۆتی فیداکای بڕێوانیە قەد و قامەتی تێری تەمەشاکای بەو عیشقە لە نێوعاوە لەمە غەوغای پەیاکای مەشهور بی بە مەجنونی نەبیر و لە خوداکای ماشەڵە مەرود قەمیسی ویش گولان ئاسناکە ماشەڵە جێگوتێ دڕشتی پڕ خۆشێ کەشوهەوایەک خۆشێ کولیکێ نەسری نەمژێت بێژن نهاژی دیسام لە هەولێرە دوینن ڕەوەند فەریق وەلی دیسا لە خەڵکی هەولێرەم تەماشە بکەن کاکە محەممەد مەلا ئاراز خەڵکی قەزای چەمچەماڵ سەر بە پارێزگای سلێمانی زانم چیت کردووە کاکە تەمەزرۆی دیداری تۆم دێوانە و پارێشانم
تخوا پێغەمبەرنی گایەک بەرلاوەی دارچێژانەیەم گریام و پاراماوە کەس جوابی ناداماوە وتم بمبان بۆ مەدینە بۆ لای ڕەسوول اللهە وتم بمبان بۆ مەدینە بۆ لای ڕەسوول اللهە پێم وایە بەشداربانی ئەو شەویش پێشبڕچەیەکی تون دەکەن بەڕاستی هەمویان دەنگی هەتا ئێستا هەمووی دەنگی زۆر زۆر خۆش بووە اینجا ئەم جارە لە بەردەڕەش سەر بە پارێزگای دهۆک ئەحمەد ئیسماعیلمان هەیە بزانین ئەحمەد ئیسماعیل چیت کردووە بە دەردی پەیامی عەزیزی دەڵێ چی دەکەی کاکە یا الله دبرخمە زاری بەرینم گۆزەندەت خوبەهینم وای گریا مشتاق خبارینم حبیب من ئەبوالقاسم وای ربي بنرى صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد مجتبى يا مصطفيتو جام فداي عرعري بالايتو ضل فداي سبري آلايتو جام فداي عرعري بالايتو ضل فداي سبري آلايتو پادشایا ئەوەی بێتەبەر سێبەری باڵی هومایی تۆ و ئاخرین بەشداربوونی میوانەکەی پێشبەرگەی ئەمشەومان نەوجەوانێکی 13 ساڵەیە لە مۆهاباد ڕۆژهەڵاتی کوردستان کاکە هەوڕێ مەستورزادەیە کاکە هەوڕێ سڵاو بۆ جنابەت و بۆ بنەماڵەی بەڕێز صلوات سلامي حياق لسر فخري بشر بيه بقد علم حلمي رايب هم كاتب هربيه بقد علمي حلمي رايب هم كاتب هربيه أي سيدي سرداري من أي محرمي صلى سرتو يا ريمن أي أحمدي مختاري من صلى سرتو يا ريمن أي أحمدي مختاري من أي خداي روجو شامم هركز محمدي دامم لبر شفاعتي كامم شفاعتي نساري من ئەگەر مناجات دیان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەڕێ چاوەڕوانتانین لێبیاون بابردی باشه و دەنگی تەبدا گوهدار کرد و تەماشەژی کرد ماشەڵڵا دەنگ تەبدو باش بوون چاوا بوون وڵا دەنگ تەبدو باش بوون ماشەڵڵا ئیرۆ دەنگ تەبدو باش بوون دەم پێشبڕگە یعنی منافسەیەکی بە واللهی منافسە باشەیە کاکاتزانە چلۆ هەگەر بخوازن هون دەنگی خۆ بدن سەردانا ڕووپەلێن تۆرەیە مدیا جیواکی ڕووداوی بکن هونی دەنگیان بین کار ناویان بنویسین باش دەبێ جدیژی هون دەنگی باش هەلبژێنن پڕ باش بەڕاستی شتێک هەیە تەنها یەک جار دەنگ بدەن پێویست ناکات بە یەک ئەکاون 3-4 جار دەنگ بدات و چەند جارێک کۆمنتەکان زیاد بکە بەڕاستی بە زیادی کۆمنت نییە بەوەیە کە بە ئەکاونتێکی جیاباز کەسێکی جیاباز دەنگ بە و کەسە بدا نەکتۆ 1000 دەنگ بدەی بە یەک کەس هیچ دووبارە بێگومان هەژمار ناکرێت اینجا بڕگەیەکی تایبەتی ترمان هەیە
کە میوانێکی زۆر تایبەتمان هەیە ئەمڕۆ بەڕاستی خۆت دەزانی بان و شەوانی ڕەمەزان لە شارە جیاوازەکان وەکو تەقالید نەریتی هەر شارە و جاروایە نەریتێکی تایبەت بەخۆی هەیە لە ڕەمەزاندا اینجا لە هەولێریش نەریتی جیاواز هەیە چاڵاکی جیاواز هەیە لە شەوانی ڕەمەزاندا لە ڕۆژانی ڕەمەزان بژێوی خەڵک کۆنتترۆلی بازار اینجا بە تایبەتر لە دوای پانزەی ڕەمەزان و کاتێکی ئێمە بەرەو بیستی ڕەمەزان و لەیلەتول قەدر و ئەوانەشی بەسەردادێ چاڵاکی جیاواز هەیە چاڵاکی ئاینی کللتوری هوەری خێرخوازی هەموو ئەمانە پێویستیان بەوە دەبیکەوە ئێمە بە وردی گفتوگۆی لەسەر بکەین ئەم شەو لەگەڵ میوانەکەمان بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی پارێزگای هەولێر لە ستۆدیۆ میوانمە زۆر بەخێر قایمقامی قەزای ناوەندی هەولێر بەخێر بێ کاک نەبەس بخێر هاتیمە بەخێر بێ زۆر بەخێر ئەو شەوانە پێم وایە لە بیدایەتی ڕەمەزانەوە بەخۆت و بە پارێزگار بەردەوام دەگەڕێن شەوان کەش و هەوای ئێمە لەسەر قەڵات چۆنە بە بەراورد بە ئەو شوێنانەی کە گەڕاوی بڵێ ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بی هەولێر یاخود شەوانی ڕەمەزانی هەولێر دیایە لەگەڵ شوێنەکانی تر تایبەتمەندی خۆی هەیە دەتوانم بڵێم بە کاتی شەوان جم و جۆڵ و ژیان دەست پێ دەکە لە هەولێر چەندین جۆر فیستیڤاڵ و کار و چاڵاکی ئەنجام دەدرێتن بازار لە کاتی شەوان تاکو بەرەبەیان دەمینێتەوە ئێستا ئەوەی لە هەولێر ئێمە ڕۆژانە بە تایبەت لە دوای دەی ڕەمەزان و پازەی ڕەمەزان دەست پێ دەکا چەند جۆرە چاڵاکێک ئەنجام دەدرێ ڕۆژانە یاخود شەوانە و چاڵاکیانە هەیە برادەرانیش بوونیان هەبووە لەو شوێنانە کە وەکو ئەو هونەرمەندانی خەڵکی هەولێر چاڵاکیەکان هونەرین ئاینی بەخۆی یاریە ملیەکان زۆر گرنگی پێدەدرێت لەلایەن خەڵکەوە بەڵام ئەوەی هەیە لە دەیان شوێن ئەو یاری سینیسینیانەی پێ دەڵێن کەەوە لە هەولێر ئەنجام دەدرێت بەڵام لە دوو شوێن دەتوان بڵێن بە شێوەیەکی فەرمی ئەنجام دەدرێتن کە یەک لە سنتەری خانە نشینانە لە باغی شار ئەوی تر لە گەڕەکی تعجیلە کە لە یەکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی هەولێر کە چەندین هونەرمەندیش لەوێ کۆ دەبنەوە و ئەو عادات و تەقالیدە کۆنەی هەولێر دەتوان بڵێم لەو چەند ساڵی ئێستا چەند ساڵی ڕابردوو زیندی کرایتەوە کەەوە 2 ساڵ بەهۆی گۆرانی ملی و ئەو گۆرانیانە گۆرانی کوردیەکان و گۆرانی تورکمانی ئەوانە هەمووی دەودرێتەوە خەڵکەکەش بەبێ جیاوازی پۆریات و خەڵکەکە بەبێ جیاوازی ئەگەر بچی بوونیان هەیە لەو شوێنانە کوردەکان تورکمانەکان خەڵکی میێوان ئێمەش وەکو خۆت باست کرد سەردانیان دەکەین لەگەڵ یانین ڕۆژانە ئەو خولانەش کە کۆتایی پێدێ ئەکیت چەندین دیاری بە نرخ دەکەی یاری سینیسینیانەی ئێستا لەگەڵ کاک ناوڵە نەماکرێ بەڵام کە دەچینە و شوێنانە لەگەڵ کاگومێدی لە سنتەری خانە نشینانە و یاریەمان کرد چێ بردیەوە ئەتویان ئەویان بەرامبەر یەک بوونیان نامن و کاگومێت لەگەڵ یەکبوون لەگەڵ چەند برادەرێکی تر بەڵام نازام شێ بردیەوە لەبەرەوە پێشەوەی کە جنابەتەی بێت شەوانی ڕابردوو بەرنامەکەی تەماشا کردووە بەڵێ چۆنە بەدڵت یانی بەنام بەخۆی ئەوەی با بڵێن شتە نوێیەکە ئەوەیە کە لەسەر قەڵای هەولێر ئەوە زۆر مانایەکی زۆر لە خۆی دەگریتن کە لە خانوێکی ئەو هەیە و خانوێکی کۆنی هەولێر و سیمای هەولێری کۆن کە نیشان دەدا بە خەڵک بەڕاستی جیاوازە لەوەی کە بەرنامەکە لە شوێنێکی تر لە ستۆدیۆ لەو شوێنانە بکرابە ئەوە تایبەتمەندی خۆی هەیە وای کردووە کە خەڵکێکی زیاتر سەیری بەرنامەکە بکاتن هەروەها ئەو سرودە ئاینیانە و ئەو مناجاتانەی کە دەگوترێ ئەوەش تایبەتمەندی با بوونی خۆت کە بە خێراتنت دەکەین لە شاری هەولێر هەروەها کافگانیش کە وەکو دوو هونەرمەند بەشدارن لێرە و ئێمە یعنی وەسفی جناتان بیستووە لە دۆستانوتیان زۆر جنابەت بە هونەر زۆر یعنی ئەهەمیەتە دەی ئەمە زۆر لێرە لە ڕێگەی کاناڵی جیهانی ڕوودا لە جناب زۆر سپاس دەکەم ئینشەڵڵا هە بەردەوام بی
وانشاءله هەمیشە پشتگیری هوەری بکەین انشاءله. ئەکید ئەرچی ئێمە ئەوەیە پشگیری هوەرمەندان بکەین ئەوەی گرنگە ئەمە لەگەڵ هوەرمەندان بین پشتگیری وەرزش بکەین ئەگەر تێبینی بکەن لە هەر یاریەک بیتن بەس ئەی بۆ باسی من و دکتۆرت نەکرد ئێمە خەڵکێرە بۆ خۆمان ئەتوو جارێ مەزال بدا هێشتا تەواو نەبووە قسەکانم ئەمگۆ بە خۆتان لە ڕووداون کە لە ڕووداون لە هەولێرن کە لە هەولێرن هیچ جیاوازیەکتان نیە لەگەڵ ئێمە ئەمگۆش ئەکید خزمەتی ئەو شارەتان کردیە لە بواری ڕاگەیاندنەوە و دکتۆری شەموو ڕەمەزانان ئێمە تەنها لە ڕەمەزانان دەیبینین ئەوەیە دەستخۆشتان لێ دەکەین حەمید بێگومانتە بەحسا کە لە هێ کرد لە ئیجاهنکیم هەرن ناف شار ناف خەلکێ ئەس باوەڕ دەکەم پلانێک هەبووش بۆ ئەو لە هەیە باژارێ هەولێرێ ئەو چاوا بڕێ بچینەها بێژن تبوو یەرن خراپ دەرکەتن تژمار بەحس بکە ڕەوش چاوەینەوە بەخۆی ئەوەی ئێمە شانازی پێوە دەکەین چوەکو حکوومەتی هەرێمی کوردستان چوەکو ئیدارەی هەولێر ئەو ئەمن و ئەمانەیە کە لە هەولێر هەیە بەڕاستی ئەگەر ڕێژەی تاوانەکان ئێمە بەراورد بکەین بە وڵاتەکانی دەوروبەریشمان بە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان بە هەموو پێوەرەکان ڕێژەکە زۆر کەمە ڕێژەی دزیکردن هەروەها ڕێژەی ئەو کێشان ئەگەر سەیریکەن ئێستا لە خوارەوەی خۆمان لە ناو پارکی شار بە هەزاران خەڵکی گەشتیار خەڵکی میێوان هەیە بەڵام کێشەکان زۆر کەمە شەڕی بچوو ڕوودەدە ڕۆژانە بەڵام ئەوانە پێوەرنێکەوە یاخود شتێکی جێگای نیگەرانی بیتن ئەمن و ئەمانی هەولێر ئێمە شانازی پێوە دەکەن ئەوە وای کردووەکەوە ڕۆژانە بە سەدان یاخود دەتوانن بە هەزاران خەڵک ڕوو لە هەولێر دەکا لە هەموو وەرزەکانی ژێستا بابەتی گەشتیاری ویلایەتێ تەنها تایبەت نیە بە هاوینان لە زستانانیش دێتن ئێمە چەند شوێنێکی گەشتیاری ئێستا لە سنووری پارێزگای هەولێر کرایتەوە کەوە کە بەفر دەباری کەوا کاتی زستانە خەڵکەشی زۆر ڕووی تێدەکە بەڕاستی ئەوە ئێمە شانازی پێوە دەکەین و هەموو لایەک ئەرچی هەموو لایەکمانەکەەوە دەستی پێوە بگرین و ئەو ئەمن و ئەمانەی هەیە لە دەستی نەدەین ڕەوشی خەڵک یاخود ڕەوشی بازار ئێمە پێشماوەیەک بەڕاستی بارودۆخێک دروست بوو کەوا نرخ بەرز بووە نرخی خۆراک بەرز بووە ئەوەش تەنها تایبەت نەبوو بە هەولێر لە هەموو جیهان ئەوە ڕوویدا بەهۆی ئەو بارودۆخەی کە لە ناوچەکە هەیە لە جیهان هەیە ئەو شەڕی کە لە نێوان ئەو دوو وڵاتە هەیە ئۆکرانیا و رووسیا ئێمە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژ کەمتر جۆرەش لە ژانێک دروست بوو لە ناو خەڵک زەید گوایە نەماوە خۆراک نەماوە بەڵام ئێمە لە ڕێگای لیژنەکانی قایم قامیت بە زووترین کات توانیمان کۆنتترۆلی ڕەوشی بازار بکەین توانیمان بچین چەند کەسێکیش بەڕاستی ئیزراعەتی لەگەڵ بکرێ و محاسبە بکەین کەوا هەوڵیاندا کە ئیستیغلال بکەن ئەوە بقۆزنەوەکەوا نرخ بەرزکەنەوە یاخود خۆراک بشارنەوە بە تایبەت زەیت و ڕوون لە ڕەمەزان ئەمە ناتوانین بڵێن کەوا خۆراک گران نەبووە کاڵا و شتومە گران نەبووە بەڵام گرانبوونەکە گرانبوونی پێش ڕەمەزانە نەک لە بەرهاتنی مانجی ڕەمەزان ئێمە لە کاتی ڕەمەزانان لە کاتی هەموو بۆنەکان لیژنەکان کارەکانیان چڕتر دەکەنەوە دەرچوونەکان زیاتر دەکرێت ئیزراعەتەکانی شتون دەکرێتەوە لۆ ئەوەی ڕێگری بکرێتن لە ئیستیغلالکردن یاخود لە گرانکردنی بەڵێ تاکو ئێستا زیاتر لە 20 شوێن سزا درراوە تەنها لەبەر هۆی ئەوەی نەبووەکەوە هەولیان دابی نرخ بەرزکەنەوە یاخود ئیستیغلال بکەن شوێن هەبوو لەبەر پاک و خاوێنی کێشەی هەبووە لە مۆڵەت لەبەر ئەوەی وەکو باسم کرد لیژنەکان دەرچوونەکانیان سڕتر دەکەنەوە زیاتر بەسەر چوو بە تایبەتر ئەماوەیە زۆر باسی خورمای ماوە بەسەر چوو دەکرێت کاک دکتۆر بابەتی خورماژ ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی بەڕاستی بەخۆی بڕیارەکەی لە وەزارەتی کشتتوکالی عراق دەرچوو ماوەی چەند ساڵێکە خورما نابی هاوردە بکرێتن نابی خورمای دەرەوە بێ لەبەر ئەوەی بۆ پاڵپشتی بەرهەمی خۆماڵی عێراق کە ڕۆژێک لە ڕۆژان عێراق لە پلەی یەکەمدا بوو لە بەرهەمهێنانی خورما لەسەر ئاستی جیهان بۆ پاڵپشتی ئەو بەرهەمە خورمای عێراقی دەبی لە بازارەکانە بیتن ئێمە ئەوەی دەواازەی حاجی عومەران کە تایبەتە بە پارێزگای هەولێر کە سەر بە پارێزگای هەولێرە ڕێگە نادرێت هیچ جۆرە خورمایەک بێتن لە دەواازەکانی تریش ڕێگە نادرێتن ئەویتر ئەو خورمای هەیە ئەەکەیت پشکنین بۆ کۆگاکان دەکرێت بۆ شوێنەکان دەکرێتن لە ڕێگای لیژنەکانی قایم قامیەتەوە هەروەها ئەو لیژنانەی کە لە وەزارەتی تەندروستی شەنە ئێمە ڕۆژانە
مەفرەزەکانی قایم قامیەت و لژنەکانی قایم قامیەت لەگەڵ لژنەکانی تر بە هاوبەشی دەردەچن تەرکیز لەسەر کۆگاکان دەکرێتن لەبەر ئەوەی کۆگاکان سەرچاوی هینانی خۆراکن لۆ ناو بازارەکان بەڵام ئەوەی جێگای دڵخۆش دەکراکە ئەوانەی ماوە بەسەرچوون لە نێو براون ئەمە چەند ڕاستە؟ ئێمە بە بەردەوام ئەومان هەبووە کە شیاو نەبووە زۆر جار هەبووە کە ماوەی بەسەر نەچووە بەڵام کۆگاکردنەکەی بە شێوەیەکی ناتەندروست کۆگاکراوە دەچە کۆگاک ساردکەرەوەی لێ نەبووە ئەو مەرجە تەندروستیانەی لێ نەبووە ئەو مەرجانەی پێویستە بۆ پاراستنی ئەو خۆراکە لەبەرەوەی هەر خۆراکە کە لە دەواازەکان داخل دەکرێتن ئەکیت پشکنینی لۆ دەکرێت و ڕەزامەندی لایانی تەندروستی دەبی پێ بدرێ ئێمە ئەوڕۆ دوونێ ئاگادار کراینەوە کەوا ئۆتۆمبیلێکی بار هەڵگر کە خواردنەوەی وزەبەخشی هێناوە بە شێوەیەک لە شێوەکان داخلی هەولێر بووە متابعەمان کرد و مەفرەزەکانمان دەرکرد زانیاریەکە دروست دەرچوو دەستی بەسەرداگیرا ئێستاوە ئەوە دەستی بەسەرداگیرا و لێکۆڵینەوە دەکرێت ئایا بزانین بەس شێوەیەک داخل بووە ئایا بزانین کەوا شیاوە بۆ خواردنەوەی هاوڵاتیان هەر خۆراکەک هەر خواردنەوەیەک کە داخلبی بستە بازارەکان دەبی پێشتر ڕەزامەندی تەندروستی هەبیتن ئینجا دەبی بستە بەردەستی هاوڵاتی ئەوی تر بە پێچەوانەوە ئێمە دەستی بەسەردا دەگرین و ئیجرائاتیش دەکەین هەموو ساڵێکیش با بڵێن ئەنجامەکە لە کۆتایی ساڵ ڕادەگەیەندرێتن ئایا چەند تۆن خۆراک دەستی بەسەرداگیراوە چەند کە سزا درراوە سزادانەکانیش جۆرا و جۆرن ڕاستی خەڵک هەیە ئێمە ڕەوانەی دادگامان کردو بۆ ئەوەی بند بکرێ سزایەکەی قڕستر وەربگریتن لەبەرەوەی احتیمالە دووبارەی کردیتەوە یاخود شایانی ئەوە بۆکەوە بند بکرێتن سزا هەیەکەوە شوێنەکەی دادەخرێ پێبژاردن هەیە ڕۆژانە ژێمە پێبژاردننی ئەو شوێنانە بازار دەچین کاکنە ینی جەژن ببوورە خەڵک زیاتر بە دڵنیاییەوە ڕوو لە بازار دەکا ئێوە چاودێری ورتان هەیە تیمتان زیاتر نەکردووە لە ڕەمەزان کاک دکتۆر ئێمە تیمەکان وەکو باسم کرد لە سەرەتای ڕەمەزانەوە ئێمە ژمارەیان زیاد دەکرێتن دەرچوونەکانیش چڕتر دەکرێتەوە زیاد دەکرێت لەبەر ئەوەی خۆتان دەبینن کە گەرم و گوڕیەکە زیاتر لە کاتی شەوانی ڕەمەزانە پێویستە لە کاتی ڕۆژ سەردانی کۆگاکان بکرێت لە کاتی شەوان سەردانی ڕێستۆرانتەکان دەکرێت من ئەنجامی ئەو شوم لەلانیە جارێ بەڵام ئەوەی دوێنێ شەو نانەوەخانەیەک داخرا هەروەها ڕێستۆران تێکیش لەگەڵ شوێنێکی شیرنەمەنی فرۆشتن چەند جۆرە خۆراکەی شێ بەڕاستی خواستی زۆری لەسەر دەبیتن لە کاتی ڕەمەزان وەکو شەربەت ئێمە لە سەرەتای ڕەمەزانەوە نرخمان لەسەر ئەو شەربەتەی کە دەفرۆشرێت و هەموو خێزانە ڕۆژانە دەیکڕیتن زۆربەی زۆری ئەو بت لە ئاسایی کە دەفرۆشێ ئەو نرخەی لەسەردانرا کە ساڵانی ڕابردووە ب 2000 دینار هەرچەندە هەوڵەکە بوو کەوا زیاد بکرێ بەڵام ڕێگەمان نەدا شوێنە کە زیادی کرد بۆ ئەو شوێنەش داخرا ئیزراعاتیشی لەگەڵ کرا خاوەنەکەشی سزادرا هەروەها خورما وەکو باست کرد گرنگی هەبووە لەسەر خورمای کە سزادراوە ئەمە لەسەر بابەتی خورما ئەو ساڵ زۆر تونمان کرد بەڕاستی ئەگەر لە ئەنجامی ئەو تونکردنەش و ئەو چاودێریە زۆرەی کە هەما بۆ ئەو دانانی ئەو مەرجانە احتیمال لە نرخەکەشی هەندێک بەرز بووە ئەوای کرد بەڵام دەبی ئەوە بزانین کەوا تەندروستی هاوڵاتیان زۆر گرنگە لیژنەکانیش کە دەردەچن گرنگی با بڵێن ئەساسیەکە لە بۆ تەندروستیە لە بۆ کوالێتی ئەو خۆراکەیە اینجا دەگەڕینەوە سەر ئەوانی تر هەر خۆراکەچش ئەگەر شیاو نەبیتن ئەوە نابیتن بەڕاستی تاوانە بێتە بەردەستی هاوڵاتیان و بیخۆن و بەکاری بێنن لێ گرنگی پێدەین و ڕەزامەندی تەندروستی زۆر گرنگە ئەمە مەرجەکانیش چەندین وەزارەت هەنەکەوە هەر وەزارەتە مەرج و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتی بازرگانی وەزارەتی تەندروستی ئەوە هەموو ئەو ڕەزامەندیانە دەبی کۆ بکرێتەوە لە دەروازەکان ئەمە لە بازگەکان لە ناو شاریش بەڕاستی متابعە دەکرێت و چاودێری دەکرێتن ئەوانە هەمووی ئەمە وەکو قایمقامێت لژنەی قایمقامێت لژنەیەکی باڵایە و لژنەیەکی فراوانە نوێنەری هەموو ئەو لایەنانەی تێدایە نوێنەری هێزە ئەمنیەکانی تێدایە ئەو لژنەیە هەموو دەسەڵاتە چیە هەموو ئیزراعاتێک بکاتن لەبەرەوەی لۆ نمونە نوێنەری چاودێری بازرگانی کە وەزارەتی بازرگانی لە لژنە هەیە نوێنەری وەزارەتی تەندروستی هەیە نوێنەری گەشت و گوزار هەیە نوێنەری هێزە ئەمنیەکان هەیە
ئەو لژنەیە کە سەردانی شوێنێک دەکە ئەو دەسەڵاتەی هەیە بە پێی ڕێنماییەکان بڕیار بدە هەر لە شوێنەکە کۆنووسەک ئامادە دەکرێتن و لە شوێنەکە بڕیار دەدەن ئایا ئەو خۆراکە دەستی بەسەردا بژیرێ لە ناو ببردرێتن ئایا شوێنەکە دابخرێ ئایا کەسەکە دەستگیر بکرێتن لێ ئێمە گرنجێکی تایبەت بەو لژنەیە دەدەین و لە کاتی ڕەمەزانانیش تاکو جەژنیش لۆ جەژنیش ئێمە پلانێکی تایبەتمان دەبیتن ئەکی دڵنیاییەوە جەژن هێشتا مایە بەڵام پلان بابەتی بنزین کە ئایا بەردەوامێوە چاودێری بنزیخانەکان دەکەن خەکە گلەی لەوە دەکە کە سەرڕای گرانی نرخ بەڵام کوالێتی بنزیخانەکان بۆکو پێویست نییە ئەو بنزینەی کە بە 690 دینار دەفرۆشرێ ئایا نرخەکە دادەبەزی ڕەوشتی لێ لە ڕەوشی بنزین بابەتی بنزین کێشەکە ڕۆژانە ئێمە ڕوبەڕوومان دەبیتەوە گلەی و گازاندەی خەڵک کە لە وێزگەکان کە ئەو سڕای کە هەیە ئێمە چەند هەنگاوێک یاخود چەند بڕیارێکماندا لە ماوەی ڕابردوو سەرەتا بڕیاری ئەوەمانداکەوە هەر ئۆتۆمبیلێک بای 25,000 دینار بنزینی زیاتر پێ نەدرێتن بۆ ئەوەی کەوا دابشکردنەکی یەکسانەی هەبیتن نەک ئۆتۆمبیلەکەوە تانچەکەی گەورەترە و کەوا بەشی ئۆتۆمبیلە گچکەکان کە بخواتن ئەو بڕیارەماندا و جێبەجێمان کرد دواتر گەیشتنە ئەوەی کە بڕیارێکی تر بدەین بە شێوازی تاکو جۆت بنزین دابش بکرێتن ڕۆژێک تاک ڕۆژێک جۆت لە چەند بنزینخانەیەک بنزین چەند بنزینخانە ئەو بنزینە دابش دەکرێت ئێمە دوو جۆرە بنزین هەیە بڕێک لە حکوومەتی فیدرالەوە دابین دەکرێت هەولێر بەشی هەولێر چەندە بەشی هەولێر برێ ئەوەی پێویستمان پێ چەندە ئێمە پێویستمان بە زیاتر لە 3,5 ملیۆن لتر هەیە ڕۆژانە بۆ هەم پارێزگای هەولێر بەڵام ئەوەی لە بەردەستە ناگاتە 700,000 لتر ڕێژەکە زۆر کەمە ئەوەی دێتن لەوەی کەوا پێویستمان پێ لێ ئەو قەرەباڵغێشەیە ئێمە هەموو ئەو بڕیارانەی کە پێشووتریش دامان لۆ ئەوەیە کەوا ڕێک بخرێتن کەوا بە شێوەیەک ئەو بنزینەی دێ بە شێوەیەک دابش بکرێت هەموو هاوڵاتیان سوودی لێ ببینن بە تایبەت کاسبکاران بە تایبەت شۆفێرانی تەکسی زۆر باشە ئەنجا ئیتر لە دوای 15 مانگەوە وردە لە جەژن نزیکە بینەوە ئەنجا بازارەکانی زیاتر قەڵەباڵق دەبێت بەخۆی ئەوەی کە خەڵک جلوبەرکە کڕێ بۆ جەژن شتومەکە کڕێ بۆ جەژن دیاردەیەکی زۆر هەیە لە هەولێر کە لە نێو ترافیکەکاندا ئەو کەسانەی کە سوال دەکەن ئەو کەسانەی کە پارە لە خەڵک وەرەگرن ئێوە چی ئەکەن بۆ نەهێشتنی ئەم دیاردەیە چکە بەڕاستی ئیتر خەڵک وەڕست بوو لە ئەو سوالکرانی کە لە نێو ترافیکەکاندان واز لە شۆفێرەکان ناهێنن هەر بۆ منە خۆم کە لە ناو ترافیکێک ئاوەسم بەڕاستی نەک ئەوانەی گوڵی شەفرۆشن ینی وات لێ ئەکەن مەجبورت ئەکەن کە تۆ بیکڕیت تۆ چەند جارێک تۆ هەر لە ترافیکەکان لەبەر ویژدان ئەیکڕی بەڵام ئیتر دوای ئەوە شتەکە ئەبێ بە دیاردە و دەرەچێ لە ویشتان ئێوە چی ئەکەن بۆ نەهێشتنی ئەو بەخۆی ئەو دیاردێت تەنها لە مانجی ڕەمەزان نییە لە ڕۆژانی ئاساییشێ دیاردەی سوالکردن بەهۆی ئەوەی کەوا هەولێریش بەڕاستی خەڵکەکی یەکجار زۆری لێە خەڵکەک بەهۆی ئەو بارودۆخە سیاسی و عسکەریەی کە بەسەر عێراق و ناوچەکە داهات بە سەدان هەزار خەڵکی ئاوارە ڕویان لە هەولێر کرد لێرە نیشتە جێبوون خەڵکەکی کەم دەرامەد ئەو وای کرد کە ژمارەیان زۆر بیتن ئێمە پێشووتریش پێش مانجی ڕەمەزان لە مانجی ڕەمەزان ڕاستە ژمارەکەیان زیاد دەبی ئەوەش دەگەڕێتەوە ئەوەی کەوا زیاتر هەوڵ دەدرێ هەست و سۆزی خەڵک ڕابچێش خەڵک لە مانجی ڕەمەزان زەکات دەداتن لە مانجی ڕەمەزان خێر زیاتر دەکاتن استیغلالی ئەوە دەکرێت بەڕاستی بەڵام ئەمە لژنەکمان هەیە لژنەکمان پێکی نایە لە قایمقامێت لە ڕۆژانی تریش ئەو لژنەیە لە پۆلیسی ڕێکاری پێکاتوە هەروەها لەگەڵ ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لەبەرەوەی کێشەی ئەو منداڵانەش کێشەیەکی ترە بەڕاستی منداڵ استیغلال دەکرێتن کە دەیانهێنن تاکو درەنگانی شەو باوەڕ کەس کاژمێر 3 بەرەبەیان منداڵی 5 ساڵی لەسەر شەقام بووە لەلایەن ئەو لژنەیە کۆکراینەوە هێنراون هەوڵ دراوە کەوا ماڵیان پێ بزانین لە چێە بەخێوکەری ببینینەوە ئەوە کێشەیە ما زۆر جار ڕوبەڕوو بووتەوە کە فێر کراینە منداڵ تەمەنی 5 ساڵە کاژمێر 3 بەرەبەیان لەسەر شەقام بووە هێناویانە قایمقامیت زۆر هەولی لەگەڵ دراوە کە ناو نیشانی ماڵی خۆیان بەڵام وا فێرکراوە بە هیچ شێوەیەک نەیدرچێنیتن نالێتن ئێمە ئەوانەی کە گوڵ دەفرۆشن ئەوەش باوەڕ کە جۆرێکە لە سوالکردن بەڵام بە شێوەیەک
بە شێوەیەکی تر ڕاستە شوفێر بێزار دەکەن خەڵک بە تایبەت ئافرەت بێزار دەکەن لە شوێنەکان بە بەردەوامیش ڕۆژانە ژمارەیەکی زۆر لەوانە دەستگیر دەکرێن و ڕەوانەی دادگا دەکرێن و بند دەکرێن ئەگەر ئەو لژنەیە نەبایە باوەڕکە لە تەرەفەگلایەتەکان کە ئاماژەت پێ دەکرد احتیمالە بەدەیان کەسی تر هەبوو ئێستا ئەگەر تێبینیت کردبی ئەوانە ئەو مێرد منداڵانەنە کەوا لە کاتی چوونی مەفرەزەکان و لژنەکان دەتوانن بە ئاسانی لەوێ بڕۆن و ڕابکەن ئەوانش کێشەیەکی تر هەیە خۆت دەزانی شوێنەکان شەقامە چەند جار تووشی ڕوودا بووینەوە لە ئەنجامی ڕاکردن و ئەوانەش هەموو منداڵن منداڵ دەبی مامەڵێکی تایبەتی لەگەڵ بکرێتن بەڵام لە ڕێگای ئەو لژنێش کێشەی چەندین منداڵی وا چارە سەر کراوە هەڵی کاریان بۆ بەخێوکەرەکانیان دۆزرایتەوە متابعە دەکرێن ئەوانش بەڕاستی لەسەر چەند شتێک لەسەر ئاماریشمان هەیە بڵێ ئامارمان هەیە وڵام منی ساڵی پارت پێی بڵێم لەبەر ئەوەی ڕامانگەیان زیاتر لە 1300 کەس دەستگیر کران لەوانە بە درێژایی یەک ساڵێ من ڕۆژانە بە ژمارەیەکی زۆریان دەستگیر دەکرێت منداڵ خۆت دەزانی گرتنی لەسەر نیە بە دوو شێوازێ مامەڵەیان لەگەڵ دەکەین ئەوانەی کە فرتوفێل لەگەڵ خەڵک دەکەن زۆر حاڵەتە بووە هەنار و یاخود هەر شتێک لەسەر سنیەک دایان نایە چووە لە شوێنێک ڕووی کردیە یان ئەوەخەوێ بە دیارەوە بەڕاستی زۆر سەیرە ئەوە دەزانین ئەمە لێرە بەڕاستی پێویستمان بە هاوکاری خەڵکیشە خەڵک پارە بەوانە نەداتن بەڕاستی ئەگەر خەڵک خێر دەکاتن هەموو کەس دەزانی چێ فەقیرە فەقیری دەناسیتن لە هەر لە شوێنی کارەکەی خۆی لە شوێن باوەڕکە منداڵ هەبووە خۆم قسەم لەگەر کردی ئەوانەی کە ئەو سنیە دەڕێژن باسی لەوە کردێت دەرێ ڕۆژ هەبووە $200 $250 بە تایبەتی لە گۆڵدن زۆنی هەولێر لەو شوێنانەی کە خەڵکەکی باری دارایی باشی هەیە لەوێ دەژین با بڵێن هەولێرە نوێیەکە ئەو شوێنە لەو شوێنانە لێ داوا لە خەڵک دەکەین داوا لە هاوڵاتیان دەکەین بە هیچ شێوەیەک سۆزیان بۆوانە نەجوولێتن لەبەرەوەی فرتوفێلە لە خەڵک دەکەن جۆرەها فرتوفێلی تریشەیە بەڕاستی وا دیارە کە ڕاهێنراون ئێمە ئەوانش زۆربەی زۆری ڕوبەڕووی دادگا دەکەینەوە لە ڕێی دادگا زۆر بەشیان بەخێوکەرەکانیان بندکراون چەندین باوەڕکە ئەوەی باسی دەکەی گوڵفرۆش هەبووە زیاتر لە 20 جار بندکراوە بەڵام وازی هەردێتەوە هەندێک کاکنەبەس هەندێک باسی ڕەوشی کارە باش بکەین بڵێ لەبەرەوەی زۆربەی ژیان دەگۆڕێ بەهۆی ڕەمەزان ڕەنگە کاژێرەکانی دابشکردنی کارە باش گۆڕانی بەسەردا بێ ئایا ئەوە شتێکی نوێتان هەیە تایبەت بە ڕەمەزان لە بۆ کاری ڕێخستنی کارەبای مۆلیدەکان نرخەکان بۆ ئەم مانگە گۆڕانی بەسەردادێ بە خۆتان دەزانن کارەبا بە دوو شێواز یاخود بە دوو شێوە دەدرێتە هاوڵاتیان کارەبای نیشتیمانی هەروەها لە ڕێگای مۆلیدا ئەهلیەکان ئێمە لە شاری هەولێر زیاتر لە 500 مووقعمان هەیە کەوا مۆلیدا ئەهلیەکانی لێدانراوە و کارەبا بە هاوڵاتیان دەدەن ئەو مۆلیدانش سەرپەرشتی دەکرێن لە ڕێگای لیژنەی مۆلیدات کە لە لای ئێمە هەیە چەند ئەندازیارێک هەروەها ئەنجومەنی مۆلیدا ئەهلیەکان کە ئەنجومەنەکە کە لە چەند خاوەن مۆلیدەیەک پێکاتوە ڕۆژانە چێ ئەم پێشی بین ئێروکانە لە گەڕەچ خانە قات کێشەی یەک لە مۆلیدەکانمان هەبوو پێی نەکردبوو کێشەکانەوەی هاوڵاتی مافی خۆیتی کە کارەبای نابیتن نیو کاژمێریش مۆلیدەی پێ نەدرێ مافی خۆیتی پەیوەندی بە ئێمەوە دەکەن ئێمە دەبی لە ڕەمەزان ئەمە ئەکەیت لە سەرەتای ڕەمەزانەوە خشتەیەکی تایبەتمان بە ڕەمەزاندانا ئێمە پێمان دوو جۆری شەیە خشتەکان خشتەیەک هەیە کە 24 کاژمێری کارەبا هەبیتن هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕام مۆلیدە ئەهلیەکان کارەبا پێ بکەن بەڵامەوە نرخەکەی یاخود کرێەکەی زیاتر دێتەوە خشتەیەکی تریشمان هەیە کە دیاری کراوە ئەوەی تایبەتە بە مانجی ڕەمەزان لە کاژمێر یەک پاژنیوەڕۆ تاکو 5 بەرەبەیان هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕا دەبی مۆلیدە ئەهلیەکان کارەبا پێ بکەن نرخەکەش زیاتر ناوی لە ڕەمەزان کاک دکتۆر گازوایل زۆر گران بۆ بەڕاستی ئەوە تەسیری هەبووە ئێمە 2-3 مانگە گلەیشمان لەسەرەکەوە نرخی 1 ئەمپێر کە ماگانە زیادی کردووە بەڵامەوە دەگەڕێتەوە بۆ هۆی ئەوەی کەوا نرخی گازوالی زیادی کردووە لە 450 دینار ئێستا نزیکەی 900 دینار بووە 900 دینارە لترێکی تقریبان دەتوانێن فی دوو کراوە هەروەها ئەو نرخەی کە دادەندرێ ئێمە بە پێی
بڕیاری ئەو لژنەیە ماگانە نرخی گازوایل حساب دەکرێتن هەروەها چەند با بڵێن پێوەرێکی ترە دانراوە نرخەکە ڕدەگەێنێت بەڵام ئێمە وەکو هەولێر هەموو مانگە کەوڵمان داوە کە کەمترین نرخ بیتن ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتیان بیتن بەڵام پاراستنی بەرژەوەندی خاوەن مۆلیدەکانیش گرنگە بەڕاستی لە ڕەمەزان هەوڵتان نەدا هاوکاری ئەو خاوەن مۆلیدانە بکەن بۆ ئەوەی نرخی ئەم پێردابەزی بەلای کەمی لە مانجە ڕەمەزان ئەمە هاوکاری لە خۆی هەمووشت لەسەر توانا دەمینێتەوە توانای حکوومەت خۆتان دەزانن لە دوای ساڵی 2015ەوە توانایەکە کەم بوویتەوە پێشووترم پێشی ئەو ساڵی 2015 ماگانە گازوایلیان پێدەدرا هەموو مۆلیداهلەکان ئەو کات نرخ زۆر کەمتر دە بەڵام ئێستا گازوایل لە بازار دەکڕن لە بازاری ڕەشش بۆیە کە ئەو هاوکاریە نمایە ئەو داعمە حکومیە نمایە ئەو وای کردووەکەوە نرخەکەی بەرز بیتەوە ئێمە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکانیش پێشماوەیەک بەڕێز وەزیری سامانە سروشتەکان سەردانی پارێزگای کرد کۆبنەوەیەکمان ئەنجامدا یەک لە داوا سەرەکیەکانی ئێمە لۆ وەزیری سامانە سروشتەکانەوە بووکەوە هەوڵ بدرێتن ماگانە بڕە گازوایل لۆ خاوەن مۆلیدەکان دابین بکرێتن ئەوانیش لە لای خۆیان ئەویان بە پەسند زانی ئەنجامی هەبوو ئەو داوایە تاکو ئێستا دابین نەکراوە بەڵام ئێمە لە هەوڵداینە بەردەوامیش پەیوەندیمان لەگەڵیان هەیە هەر کاتێکیش ئەکیید کە ئەو بڕە گازوایلەی ئێمە داوامان کردیەکە دابین کرا لۆ مۆلیدەکانی هەولێر ئەکید نرخەکە زۆر جیاوازی دەبیت زۆر باشە ئەمانە دووبارەمان کە ڕەمەزان لێ پیرۆز بکەین و زۆر سپاس کە میوانی ئێمە بوویت سپاس دەیەوەش پیرۆزبی هیوادانی زۆر خۆشحاڵ بووم کە جناوتمان لە نزیکتر سپاس خوشحاڵتر بخێر بێ بەخێر بێ سەر چاو زۆر سپاس چمان هەیە والله ئیرۆ عەلیە حەریریە لە دوای گۆرانەکە نەڵێ نیمە لە جەزیری دەڵای تەکسی لە دوای کاکە ئەمە ئەوانی مەلای جەزیری بووە ئەوی شارەکەی مەلای جەزیری مەغناتیسێ خەگلۆر ببینێن چه حسنك بكماله حيران جدل ببینێن جسون عز الجلال صنعي خود داني صفحة جنور دانايا عنبر لسر كشايا عنبر جي خطو خالا خالد شبه عنبر دمي وكي قمر واسترنا بمج منظري من قد ناقش خيالي
مقد ناچه های مقد ناچه جبره زلفه وكي حريره ويل سرده ويل سرده منيره داقر تبون هلاله ايرو هلال عيده دم هر وكي خورشيده ابلغ شبه ناهده جبهة ماها بكماله جبهة ماها هتاوه روسور قلاب خناوه ريحان هاتن هنداوه نسرينا اللي بالدايه دنك خوش دست خوش خوش بو صفقان والله ابي هاجر دبيجن والله ضمنتو ابي تشي دبي هاوي سرحداي هاوي سرحدش هاوي سرحد زانو بخمقين تكرديم كاكا شما فهم داوي يعني اشتشي بزوق ما سبب بزوق دبي يعني بحث دكي دبي تشي دبي روك وكما هي ونسرين عليه بالدا زانم هم مقوب مانجا خمقين مقام خمجين بودالي خم دبي خلكو ورنت ما شبكن شو حسنا جماله هي شما بوت غنجيم دبي انا قلت يا زمرم كاكا ورم بمم هواري كاكا داس خوش كاكا ديواني كمان هي خوش به دكتور عمر النقشبندي بري جنابي دكتور عمر النقشبندي السلام عليكم سرت عماد دكتور كلتي بخير السلام زور زور سباس دكتور بخير بي زور بخيراتي بخير بي سرت ساو فرمو دكتور عمر نقشبندي لبنى مالي شيخ عثماني يكمي تويليا كوري شيخ معصوم يشك بو لو بياواني كا ناودار بوا لبخوي لبياره لدايك بوا بلام دواتر لنودكان بهوي شري كويتوا تونتا ولايتي قرتوكاني امريكا واللوي دستي يعني بردوام بوا لسركاري وعظو نصيحة واموشگاري و بيتقى لكرد بيموايا لناو نتوكاني تريش لامريكا محبوب و خەڵکیان هەبووە کە پەیڕەویان لە طریقەتی نەقشبەندی کردووە ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ ئەوەی لەگەڵ دکتۆر عومەر قسە بکەین لەسەرەوەی کە چۆن کاتی خۆی شێخ معسووم لەگەر ئەستێرەی ناوداری دنیا نەک بەس ئەمریکا محەممەد عەلی کلای پەیوەندیان دروست کردووە ئیتر ئەم پەیوەندیە چۆن دروست بووە ئەوە کارەکانی ئەم بنەماڵەیە لە ئەمریکا چ خزمەتیان کردووە بە خەڵکی کورد و پێک هاتەکانی دیکەش چۆن پەرەیان بە بابەتی بڵاوکردنەوەی سۆفیگەری داوە دەرفەتێکی باشە کە دکتۆر عومەر میوانی ئێمەیە لە پاشیف زۆر بەخێر بێ دکتۆر زۆر سپاس و دەکەم زۆر کەش و هەوای پاشیف و ئەو مناجاتانەی کە پەیام و سەفقان دەیڵێن واللهی الحەمدلله بەڕاستی ئەم بۆ خۆم زۆر حسی پێ دەکەم کە الحەمدلله جێوێکی تایبەت بە مانگی مبارەکی ڕەمەزان دەدەن و هەمیشە و دایمە من پێم وایە بۆ خۆی بەرەکەتێکە ئەو ئەشعاری ئیسلامی و ئەوە کە دەخوێندرێتەوە نەوع حاڵەتێکی ڕوحی پەیدا دەکەی کە فەرقی هەیە دەگەڵ ئەوەی کە بەێ بێگومان دکتۆر زۆر لەزەتی دکتۆر شخوا بەحسا محەممەد علی کلای کرد ئێگوی ناس ناکە محەممەد علی کلاوی شخوا کەسێکی لەسەر ئاستا جیهانی تەبدی ناسکریە بە بوكس يعني رياضة بوكس أري إيجاري مرو بحثا مثلا بيجن طريقة نقشبندي دكن وأمريكا دكن ومحمد علي كلاي أويل ويدري يعني وشاوا هفدو ناسكر وشاوا هفدو ديت بيوندي والقل وشاوا بون بلا والله أرزو بكم أول جار كمحمد علي كهاد دعوة كرابو أورغانيزيشنك لأمريكا بيدلن نقشبندية فاونديشن فور إسلاميك إدوكيشن راستي بو تربيتي إسلامي وتربيتي علومي إسلامية لتويلاتك لا بيجدا لشيكاغو بو استلا أريزونا أو فاونديشن محمد علي دعوة كرد بو ميلاد النبي بالصالي نودو تشوار
هات بۆ ئەو لە جامعەی شیکاگۆ بوو لە ئیلینۆی لە شیکاگۆ وەختێکی کە ئەو لەو میلادونەبێ هاتوو لەوێ دەگەڵ باوکم ملاقاتیان کرد و بەڵێ لەوێەوە ئیدی دەستی پێکرا کە محەممەد علی وە پێم وایە ویددیۆکەشیم دا خزمەتیان لەسەر شاشەی ڕوودا و دەیبینین بەڵێ باسی کورتان بۆی کرد زانیاری هەبوو لەسەر کورد وەڵڵاهی ئەرزت بکەم وەکو جەنابتان دەزانن باوکم بۆ خۆی دەبێتە نەوەی یعنی دەبێتە نەوەی حەزرەتی سراجەدینی تەواڵە و ئەو شەخانەی نەقشبەندی لەسەر هەر ڕێگەی حەزرەتی مەولانا خالد حەزرەتی مەولانا خالد ئەڵبەتە جەنابتان هەمووتان ئوستاد و نامێەوە بەحسیەوە باسی ئەوشمان کردیەکە مولهیمی کوردایەت بەڵێ هەمیشە و دایم ئەو حسی کوردایەتی تەبیعی کە هەبوو حەزرەتی مەولانا خالد ئەوانەی بەیسەلا چه ئەولادەکانی خەلیفەکانی چه خەلیفەکانی لەسەر ئەو ڕێیە وەختێکی خزمەتی دینیان کردو خزمەتی نەتەوەکەی خۆشیانیان کردو بە تەبیعی بابم بەحسی ئەوەی بۆ هەر لەسەر ئەو ڕێگەیە بەحسی کوردی بۆ محەممەد علی کرد و محەممەد علیش بۆ خۆی بە تەبیعەت وەکو جەنابتان دەزانن ئینسانێکی عرفانی بوو یعنی ئینسانێک بۆ بەڕاستی هەر لەبەر ئەوەش وەختێکی ئیسلامی وەرگرتۆ حاضر نەبوو بڕوا بۆ ویتنام شەڕ بکە جا ئەو پرسیارەکانی زۆرتر پرسیاری عرفانی هەبوو تەسەوفیە بۆ گردەتانەوێ هەفتە و پەنجی ئێران ینی ئەبێتە ئیسە 26 ساڵ لەمەبەر بەڵێ ئەمن 2 مانگ و تقریبان 20 ڕۆژ لە خزمەتی حەزەتی شێخ عوسمان بووم لە بیوچەکمەجا لە ئیستانبول بەڕاستی ئەو 2 مانگ و 20 ڕۆژە من لە خانقای دەرگا بووم لە منتەقەی دەرگا لە خزمەتی جنابی شێخ عوسمان بووم زۆر سوودمەند بوون و ئەمنیز تقریبان بڵێم 4 جار یا 5 جار ئەمن لە خزمەتی خۆی ینی ئاهەنگی تەسەوف و عرفانم خزمەتی خۆی خوێندووە و زۆریش ینی و بانگی چم ئەدا لەوێ بەڕاستی زاتێکی مبارەک بوو بەڕاستی زاتێکی مبارەک زۆر من هیچ کاتێک ئەو محەبەتەکانی جنابی شێخ عوسمان هیچ موقع لەبیر ناکەم هەر بۆ تەئیدی فەرمایشی جەنابتان حەزرەتی شێخ عوسمان هەر لەسەر ڕێگەی بابوو باپیرانی خۆیان کە ئەو خانەقایانە جێگەی خزمەت و پەنای خەڵک بوو و لە حەزرەتی شێخ سراجەدینی ئەوەڵەوە تاکوونێ شێخی شێخ عومەری بیارە و شێخی عەلاءالدین و شێخی حسامەدین و ئەوانە حەزرەتی شێخ عوسمانی شەر وەکو جەنابتان فەرمووتان لە تورکیە بەڕاستی ئەوە یەکێک لە گەورەترینی خزمەتەکان بوو لەسەر هەر ئەو ڕێگەی حەزرەتی مەولانا خالد کە جەنابتان خەبەرتان هەبوو کە بەداخەوە لەسەر ئەوەی کە ئەو هەموو کووردە لەوێ پەنایان گرپوو بۆ ماوەیەک حتا ئەزیەتیان کرد و بەڕاستی وەزعیەتێک بوو کە حەزرەتی شێخ حاضر بوو خۆی بکاتە سپەر بۆی کە خزمەتی میلەتەکەی خۆی پێمان خۆشە چیرۆکەکەمان ینی هەمووی بزانین کە زیاتر بزانین دەربارەی محەممەد عەلی کلای وتت لایەنگری تەسەوف بووە چۆن بوو تەسەوفی ناسی ئەتوانی ئەمان بەباس بکەی پەیوەندی خێزانیتان چۆن بوو حتما زۆر مەمنونم بەڵێ ئەرزوو بکەم وەختی ئەمن چونکەینێ بۆ خۆم دە خزمەتی باوکمدا بووم کە دەبوو تەرجمەی بۆ بکەم مەولا خودی محەممەد عەلی وەکو عەرزم کردن هەر بە تەبیعەت عرفانی بووە ینی ئینسانێکی وا بوو ئەمە کە هات بەحسی وەی کرد یەکێک پرسیارەکانی ئەوە بوو کە ئەو پرسیارەی جەنابەت دەیفەرمووی کوتی باشە ئەمن تەسەوف ینی ئەمن چۆنی ببینم عرفانی چونکە وەکو وازەحی جەنابتانە عرفان دە هەموو ئەدیاندا هەیە ئەمە عرفانی ئیسلامیەکەی ئەوەی کە تەسەوفە ئەویش بابم فەرمووی وەڵڵا ئەمەر بۆی تەرجمە بکە پێی بڵێ ئەگەر بۆی مختصەر بکەیەوە هەر ئەوە تعریفەیە کە شێخ ئەبوو سەعیدی ئەبوولخەیر کردوویەتی کە فەرموویەتی تەسەوف ئەلبەتە فارسەکەیەکە ئیجازە بدەن ئەوەڵە دەیڵێن جا دواکانی کوردەکەی دەڵێ ئەوەیە ئانچە دەرسەرداری بنەهی آنچه در کف داری بدهی و از هر آنچه بر تو آید
نەجەهی ینی ترجمەکەی ئەوە دەبێ ئەمن جاوانم بۆ محەممەد علی ترجمە دەکرد ترجمەکەی ئەوە بوو کە دەفەرمێ هەر شتێکی کە خراپ دەسەرتدایە داینێ لە جیاتی ویشتی جوان جێگەی بگرە قین نەبێ ناخۆشی نەبێ شتی جوان بەڕاستی کە ئەوە ئیسلام بۆ خۆی ئەوە دەرز دەدا و هەران چە دەرکەفداری بدەهی هەرچی هەتە عیلمە سەروەتە هەموو شتێک لە ڕێگەی ئەو ڕێگە پاکەدا بیدە و ئەزارن چ بەرتوئایەت نەجەهی ئەگەر دەو ڕێژدا زەحمەت ناڕەحەتی شتی ناخۆشت توش دەبێ پاشەکەز نەکەی یا محەممەد علی بەڕاستی بە ئیسباتی ژیانی خۆی سۆفی بوو چونکەینە وەختێکی چاو لێ دەکەی کە وەختێکی ئەلحەمدوللا ئیسلامی قوبوڵ کردو لە 64 ئەو هاتۆ ئەوەی کە فکرێکی کە دە پێشدا هەیبوو دایناوە ئەو فکرە جوانە عرفانی ئیسلامی وەرگرتو دوایەکانی هەرچی دەدەستیدا بوو بە خزمەت بە سەروەت بەوەی کە بچێتە هەموو مەجلیسێک و بەحسی دین و ئیسلام و ئەوە بکە خزمەتی ئەو ڕێبازە پیرۆزەی کرد خزمەتی ئەو دینە پیرۆزەی کرد و ئەزهەر ئانچە بەرتوئایەت نەجەهی زیندانی توش بوو کە نەچوو بۆ شەڕی بیتنە غەرامەتی توش بوو بۆ ساڵهای ساڵ مقامی قارەمانی دنیایان لێ ئەستاندەوە لەسەر ئەو دینە مبارەکە ئیقامەتی کرد ئەوە زۆر زۆر شتێکی پیرۆزە باشە دکتۆر فەرمووی ئێوە پەیوەندیتان زۆر بوو چەند ساڵ پەیوەندیتان هەبوو وەڵڵا ئیدی لەو ساڵەوە هەتا کۆنیە تقریبان وەختێکی کە فەوتی وەفاتی کرد تقریبان 6 ساڵ لەوە پێش بوو بە هەمیشە و دایم هەم دەگەڵ مەرحومی باوکم و هەم دەگەڵ کاک جەماڵی برام کە ڕسمەکانیم نار بۆ خزمەتتان دەگەڵ ئەو پەیوەندێکی زۆر ئەوەی هەبوو زۆر نزیکیان کاریگەری طریقەتی نەقشبەندی لەسەر هەبوو دەتوانی بڵێ پەیڕەوی لە طریقەتی نەقشبەندی دەکرد یعنی بە عنوانی وەی کە ئەو ئیعلامی بکا بڵێ ئەمن موریدی نەقشبەندیم بەڕاستی ناچون چۆوە دەبێتە ئیغراق ئەما زۆر لەزەتی لەوە دەبرد کە دەگەڵ ئەهلی تەریقەت و ئەهلی تەسەوف مثلەن هاتنی بۆ ئەو مەراسمی میلادون نەبی یا زۆر وەخت پێی خۆش بوو ئەوانە دەگەڵی دابنیشن و بەحسی عیرفانی بۆ بکردرێ ئیسلام بەو عیرفانیەتۆ چونچە حسی دەکرد ئەوەی کە ئەمن لێ حاڵی دەبووم حسی دەکرد ئەو ئیسلامەی کە ئەو لەزەتی لێ دەبا ئەوەیە کە ئەوان پێی دەڵێن عیرفان و ئەمەش بە تەسەوف دەیناس ئێوە هەمیشە وەکو بنەماڵە ئیسلام و کوردایەتیتان بەیەکەوە بەستۆتەوە چۆن ئەم پەیامەتان بە محەممەد علی کلایی گەیاند ئەو تێگەیشتنی چ بوو لەبارەی کورد ئایا هیچ جۆرە چاڵاکێک کرا لەو فەرترەی ئێوە پەیوەندیتان هەبوو ئەویش بەشداری بکە چاڵاکێکە لە بۆ مەسەلەی کورد وەڵڵا عەرزت بکەم بەڕاستی ئەگەر ئەو نەخۆشی محەممەد علی نەبوو بە کە بەداخەوە تووشی ئەو نەخۆشیە بوو لەبەر ئەوە پێی نەدەکرا بێ بۆ وڵاتێکی دیکە دەنا بەڕاستی ئەمن پێم وایە ئەوەندەی عەلاقە پەیدا کردبوو کە پێی خۆش بوو سەردانی کوردستانیش بکە هیچ جار ئەمەی وت بوو بەڵێ ینی بۆ خۆی وەکو حاضر بوو بڕاتە ئەفغانستان و بچێتە ئەو جیانەی کە زەحمەت و ناڕەحەتیان توش بوو سۆزێکی تایبەتی بۆ هەمووی ئەو میلەتانە هەبوو کە دەئێش و ئازاردا بوون و تەبیعی ڕەحمەتی باوکیشم هەر لەسەر ئەو ڕێی حەزرەتی مەولانا خالد بۆ نەکبوو ئەو بۆ تەواوی ئەو ستادانەی دیکەش مامۆستاش خۆ ڤیدیۆک دەردەکەوێ ئەف چ بژار بوو چی ئەف ڤیدیۆ چیت وەڵڵاهی ئەو ڤیدیۆیە ئەوە لەو کۆبوونەوەکەی شیکاگۆ بوو لە جامعەی ئیلینۆی و جوانی ئەو ڤیدیۆیە بەڕاستی دروستە ئەمە دەبینین محەممەد علی تەبیعی کە دەیبینی لەزەتی لێ دەبێ ئەوە ئەمنیشم کە لەگەڵ محەممەد علی ئەمە کاتە گەنجترم بەڵێ ئەوە ساڵی 94 ئەو ئیمامە بۆ خۆی خەڵکی بۆزنیایە و جوانی ئەوە دەبینی کە محەممەد علی بەو نەخۆشەی بەو ناڕەحەتەی کە هەی بوو بەڕاستی بۆی زەحمەت بوو لە میشیگانەوە هاتبوو بۆ شیکاگۆ فقط بۆی کە لەو مەراسمەدا شرکت بکە یعنی چەند ساعت مەسافەتی هەیە تقریبا 2 ساعت و شتێک بە
ڕانندگی و 2 ساعت و شتێکیش بە ڕانندگی گەڕاینەوە بەیەکەوە ینی بەس محەممەد علی کلای بەشدار بوو ببوورە سەفخانیان یان کەسایەتی تری ناوداری ئەمریکیش لەو مەولودانە بەشداریان دەکرد کەسایەتی ناودار فقط ئوستادەکان بوون ئەلان ئەوە مثلەن ئەوەی کە هەستا بوو ئەوە دکتۆر حەیمور بوو یەکێکی دیکەیانە مامۆستای ئوستادی جامعەیە ئەوەش بە ڕەحمەتی باوکمە ئەوەش بۆ خۆی محەممەد علی چ گوت لەوێ چ گوت بەڵێ لە محەممەد علی زۆر بە مختصر چونچینە زۆر قسەکردنی بۆی زەحمەت بوو ئەمە بەڕاستی جێی خۆشحاڵی ئەوە بوو باوەی کە ئەو نەخۆشەیە بوو زۆر کەس پێی خۆشە نەچێتە دەر کە خەڵک زعفەکەی نەبینێ مەخسوسان قارەمانێکی وە ئەو پێی خۆش بوو بێ خزمەتەکەی بکە ئەو هات کوتی ئەلحەمدولله ئەمن بەو وەزعەش دەچمە جێیەکانی دیکەی ئەمریکا و پەمفلێت دەبارەی ئیسلامدا بڵاو دەکەمەوە چونچینە تەوقیعی دەکرد تەبیعی ئەمریکایی تەوقیعی محەممەد علی لە هەموو جێیەک تفاقەن یەکێک لە پەمفلێتەکانی کە هەمان بوو ئەوە مەسەلەن لەوانەیە کە بڵاوی دەکردەوە واژووی خۆیەتی ئەوە بەڵێ ئەوە بۆ کاکمی واژوو کردووە ئەلبەتە واژووی دەکرد بە هەزاران هەزار دەیبر لەو جامعە شتانە دایدەنا کە خەڵک بیبە واتیز ئیسلام چیە دین چیە ینی ئەو پەمفلەتانەی بۆ خۆی دروست دەکرد و بڵاوی دەکردەوە باشە بەحساب محەممەد علی کردگوها سەردانەوە کرد کەسێکی ینی بیانیە ئەجنەبیە ئەمریکیە بێژ لێ دەرێ وەک طریقا نەقشبەندی کوردên aliyên کوردستانی ڕۆژئاوا ڕۆژهلات باکوور دەهاتن سەردانەوەتکردن سەردانی لە بۆ ئیسلام سەردانی مالی وتکردن هەر لەگەڵ ئەوە خانەقاتان هەیە لە ئەمریکا بەڵێ ئەو دەهات بۆ ماڵی ئێمە بەڵێ چەند جار هاتۆ ئیتفاقا بەس محەممەد خەڵکی دیکە بەڵێ خەڵکی دیکە داهاتن بۆ خزمەت باوکم تەبیعی ئەوانەی ینی لە وڵاتانی دیکەشەوە هندی و پاکستانی و ئەمریکایی کورد باکوور باشوور ڕۆژئاوا کورد بەڵێ کوردیش حتمما داهاتن تەبیعی باوکم بۆ خۆی شێخێکی کورد بوو حتمما کوردەکانی خانەقاتان هەبوو لەوێ خانەقا بە عنوانی خانەقاکردنەوە نەخێر چونکینە بۆچی باوکم بە ڕەحمەت بێ عەقیدەی بوو خانەقا حتمما دەبێ مەدرسەی دەگەڵ بێ وەکو مەدرسەی بیارە چونچینە ئەگەر مەدرسە نەبێ خزمەتی دین بە عیلم دەکردرێ حەدەیەقەڵ شێخانی نەقشبەندی عەقیدەکانەوە جا بەڵێ بۆ فەرمایشی جەنابتان خەڵک دەهات ماڵەکە ئەلحەمدولله چۆن تەعویزی ئەوەتان دەکردەوە بە تایبەتتر ئایا کەسایەتیە گرنگەکانی سیاسی بۆ نمونە کارجێڕی ئەمریکا بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیان هەبوو دەهاتن وەڵڵاهی باوکم زۆر خۆی لە سیاست کەنار دەگرت بۆی کە نەبێتە وەجهەیەکی سیاسی بۆ سیاستێکی کە دین بکەوێتە وەسیلەیەک بەڵێ ئەمادەنا بەڵێ زۆرتر گەیاندنی پەیامی کورد و گەیاندنی تەبیعی ینی ئەو پەیامی کوردی من پێم وایە دەنێ و زۆر کەسی ئەو ئوستاد و شتانەیدا کە دەهاتن ئەمریکایەکان وەکو مەسەلەن پرۆفسۆر ئەلگار بۆ خۆی زۆر شخصێکی سیاسیە ئەو کە دەهات ینی حتمما نێوی وازەحە ئەوانە کە دەهاتن کە باوکم بەحسی کورد و ئەوانەی بۆ دەکردن ئەوانە زۆر بە جوانی بەڕاستی لە سەتحی جامعە لە سەتحی سیاسی و جامعەکانی ئەمریکادا بڵاویان دەکردەوە و بۆیش مەسەلەن وەختێکی بە ڕەحمەت بێ باوکم وەفاتی کرد بەڕاستی ئەو کرێبم بۆیە نابوو ئەوە ینی ئەمن بۆ یەک شتی بەڕاستی جەنابی دکتۆر ویستم بەحسی بکەم مەولانا خالیدێکی کە ئاوا دنیا ناسیوێتی کە گەورەترینی ئەلان تەریقەی بە ئیستیلاح عێرفانی ئیسلامی لە دنیا پێی دەڵێن نەقشبەندیەی خالدیە کە یەکێک لەوانە ئەوە محەممەد عەلیەکە ئەو عەلاقەی پەیدا کردو ئەو جوورەی کە لە دەرێ تەقدیری لێ دەکرێت ئەو هەموو تێز و خوێندنەی کە لەسەر حەزرەتی مەولانا هەیە زۆر بەداخەوە دەبینی لە کوردستانی خۆمان ئەمە ئەو ڕەنگدانەوەیە ئەمن نەک ئەوەی کە بە عنوانی گلەی ئەمن 30 ساڵ لە دەرێ بووم و نامەوێت لێرە هاتوومەوە یەکسەر گلەیی بکە گلەیج بکەی حەقی خۆتە لە ئەمریکا تێزی دکتۆرا و ماستەر و ئەوانە زۆر هەیە لەسەر مەولانا خالید و لەسەر نەقشبەندی بەڵێ لەسەر مەولانا خالید مەخسووسن پرۆفسۆر ئەلگار مەسەلەن حامد ئەلگار بۆ خۆی پرۆفسۆری جامعەی بەرکلێ کە وازەحی جەنابتانە یەکێک لە مەشهورترین جامعەکانی دنیاە یەکێک لە ئیفتخاراتەکەی ئەوەیە
تەخەسوسەکەی نەقشبەندیە خالیدیە کە مەولانا خالێدە کە بۆ خۆی پرۆفسۆرە و مەسەلەن ئەو کتێبە کاڵبەتە دەبارەی خالیدیەی نەقشبەندیە دەعەبی دەمە خدمەت جەنابتان ئەوە ئەگەر هاوکارانم نیشانی بدەن بڵێ ئەوە ڕسمی ئەم وێنەی هیچیە ئەوە فقط ئیتەسەوەفە بەڵێ ئەمە تێزی دکتۆرایە ماستەرە نەخێر ئەوە تقریبەن 12 ئوستادی دانشگا ئیدنیا کە مەشهورترینەکانی ئەوانەی ئیسلام شناسن بەعزێکیان حتا موسڵمان نین لەسەر حەزرەتی مەولانا خالید نووسیویان و ئەو ساڵی یەک جار ئەوە لە فەرانسە چاپ دەبێ و هیچێک لە گەورەترین مەرکەزەکانی تۆژینەوەیە و ئەو ئوستادانە بەڕاستی گلەیەکەیان ئەوە بوو بە بابیان دەکوتدایان کوت شێخ ماسووم عەجەبە مەولانا خالید لە دەرێ بەعزێک بە بەغدادی دەیناسن وەکو وازەحی جەنابتانە بە کوردێک بەو جوورەی جەنابەت بەو حەماسەوە قسمەتی و کوردایەتەکەیمان بۆ زەق دەکەیەوە بەو شکڵە نایەنەوێ بناسرێ یعنی نەناسراوە بۆچی لە کوردستان سنتێرێکی تۆژینەوە بە نێوی مەولانا خالید کە بۆ خۆی قەرەداغە ئیشارە زورە بۆ نابێ جێیەک هەبێ ئوستادەکانی وەکو ئێمە بین لەوێ هەم تەحقیقات بکەین و هەم لەوێ دەرس بدەینەوە یعنی بەڕاستی دکتۆر عومەر فەرموون باسی ئەوەت کرد کە هاتوچۆتان هەبووە ئەجا بێگومان ئێوەش چوون بە ماڵی ئەوان حتمما ئەی باسی ژیانی ئەوان بۆ بکە لە ماڵی ئەوان چۆن بوو لە لە ژیانی محەممەد عەلی بەڵێ کچەکەی لەگەڵی بوو بەڵێ ئەرزت بکەم بەڕاستی ژیانێکی زۆر سادەی هەبوو بەرعەکسی ئەوەی کە خەڵک پێی وایە قارەمانێکی ئاوا و گەورەیەکی ئاوا کچەکانی مەخسووسەن ڕەشیدە وەهانا و مەریەم ئەوانە بەڕاستی ئەم بۆ خۆم دەمدی وەختێکی کە وەختی نوێژ دەهات دەچون نوێژیان دەکرد لە بیرمە دەفعەیەکی محەممەد عەلی هەر بۆ ئەوەی ئیجەنابتان کە دەفەرمونون محەممەد عەلی هات بۆ هیوستن کاکم تەلەیفۆنی بۆ کردم کوتی محەممەد عەلی وەختی ڕەمەزانیش بوو دروست وەختی ڕەمەزان کوتی هاتووە پێی خۆشە کە ئێوارەکەی دەگەڵتان بێ و ئەوانە یەکێک لە قسەکانی کە دێمەوە سەر ئەو مۆزووە محەممەد عەلی یەک شتی هەبوو دەیکوت خۆشترینی لەحزەی ژیانی من ئەو وەختەیە دەگەڵ موسڵمانانم کە باوەشێکم پێدا دەکەن حز دەکەم بوومە جزوی عایلەی 1 ملیارد و شتێک ئینسان کە ئەوانە بوون بە کەسوکاری من یعنی زۆر ئەجیبە ئەو حسە جا عەفوەن بۆ بەڕێستان کە فەرمووتان ڕەشیدە کە دەگەڵی هاتبوو ئەمن کە چوم بیان هێن بۆ ئەڵبەتە بۆ جەیەک نەدمان دەتوانی بچین لەبەر ئەوەی کە هەرجەیەک دەچوو خەڵک ئەوە دەبوو وەختێکی دیتم بە ڕۆژۆ ڕەشیدە محەممەد عەلی تەبیعی لەبەر نەخۆشەکەی نەیدەتوانی بە ڕۆژوو بێ وەکو چوین بۆ مزگەوت چ لەزەتێکی دەبرد دەیکوت ئەو لەحزەیە موسڵمانێک باوەشم پێدا دەکا یەکێک لە خۆشترینی لەحزەکانمە بەڵێ ئەوەی فەرمووی خۆتە بەحسا مەولانا خالد کرد ڕەحما خودی لێ بێن گوتە بەحسا مەولانا خالد دکرد بەحسا ئیسلاما کوردی دکە هەستی کوردایەتیە بەحساوی ئیسلامی دکە ئاگۆ دەستوەردانی چارەسەرکردنا ملەتی کوردی مەزلومێک و بندەستە بە 1000 ساڵان محەممەد عەلیش بۆ پرسگرێکا کوردی چ دگوت حتمما ئەویش عینەن وەکو عەرزم کردن چونکی نێ محەممەد عەلی ئینسانێک بوو هەمیشە دەچوو پشتیوانی لەو وڵاتانە دەکرد کە لە نەزەر سیاسیەوە زوڵم و زەختیان لێکرا بوو حسێکی زۆر تایبەتی هەبوو بۆ مەسەلەی کورد و بەڕاستیش وەکو ئەرزم کردن ئەگەر محەممەد عەلی ئەو نەخۆشەی نەبوو بە زۆری ئارەزوو بوو بێ سەردانێکی کوردستان بکە یعنی هەر بێ بە نێزیک بیبینێ و ئەوەش شتێکی گەورە دەبوو بۆەوەی کە بە ڕەسمی پشتیوانی خۆی لە قەزیەی کورد ئیعلام بکە و بەداخەوە ئەو فرسەتە نهات فەرموون جنابەت باسی ئەمریکا دەکەی ئەمن خۆ ئێمە لە ئێران ڕۆژێک چون بۆ مەشهەد بەرنامێکمان بوو لە مەرقەدی ئیمام ڕزا عەلەیهی سەلام وتم کە ئێمە شێخێکی گەورەمان هەیە بە ناوی حەزەتی شێخ مەولانا خالیدی نەخشبەندی تقریبا 230 یا 240 ساڵ لەمە پێش لە ڕێگەی سلێمانی هاتووتە بۆ ئێران چوتە بۆ ئەفغانستان و چوتە بۆ هەندستان خزمەتی جنابی شێخ عەبدوڵڵا دێهلەوی
لسري خب شفت زيارتي امام رضا وقصيدك او قصيده مشهوره این بارگاهی کیست عرش دور گنبدش همه عالم منور است خلقی ایرانی جناب شیخ جناب شیخ مولانا خالد نقشبندی نانستن يعني انا او كي وتم بخوا وقورتني شيء مش شيخي طريقته يعني بداخه يعني او زور جيك تاسف يا جناب شيخ ركلامي باشي بونا نكره وقربان قال لهم انت يعني او عزمته او علمه او طريقته او تقوى ركلامي لسن نكره جا باشا او نابي قليي لمقاماتی کورد بکردرێ کە ئەو جوورەی کە پێویستە نایانەوێ ناڵم ئەمە نەیان توانیوە لە ئەو نێوە پیرۆزەی مەسەلەن حەزرەتی مەولانا خالید ئایا میلەتی کورد بەوەوە بناسرێ جوانێکی تایبەتی نابێ باوەڕ دەفەرموون دەفعەیەکی هەر بۆ مەسەلەی حەزرەتی مەولانا چونکینە بەڕێستان بەحستان کرد دەفعەیەکی دکتۆر میرزا کە مەسئولی نەقشبەندیە فاوندیشنە تەلەفۆنی کرد کوتی جەماعەتێک هاتوون مەسئولینی فیجی کاری ئیداریان هەیە لە ئەمریکا بیستویانە شێخێکی نەقشبەندی کە نیسبەتی هەیە با پیرە گەورەی خەلیفەی حەزرەتی مەولانا خالید بۆ دەیانەوێ بێن بیبینن لە واشنگتۆنەوە هاتن بۆ دالاس 3 ساعت و نیو پەرواز کە شێخێکی نەقشبەندی کە نیسبەتی بە حەزرەتی مەولان فیجی ئەخە ئایلەندێکە ئەو دەم ئەو کامپیوتەر و شتە بۆ سوورەتە نەبوو ئەمن چووم لەسەر بزانم لە کتێبخانە بیبینمەوە ئایلەندێکی بچووک با بکوم فەرموویدا عومەر لیان پرسەوانە چۆن گەیشتوونە ئەوە حەزرەتی مەولانە خەلیفەی حەزرەتی مەولانا خالید چۆ لەوێ بەحسی تەریقەتی کردو باشە بۆ ئەمە دەبێت لە فیجی حەزرەتی مەولانا خالید ئاوا بناسرێ لە کوردستانی خۆمان یەک جاری ئەمن دیومە کۆنفرانسیان لەسەر کرد فەرموو دنیا لەگەڵیدا ینی دەوروبەرمان بەدەست جۆرێک لە تێگەیشتن لە ئیسلام دەناڵێنی کە ئیسلامێکی تونندڕەوە لە بەرامبەردا تێگەیشتنی نەقشبەندی و شێخانی نەقشبەندی تێگەیشتنێکی زۆر میانڕەوی ئیسلام بوو ئایا ئەم تێزانەی تێگەیشتنی نەقشبەندیەکان لە زانکۆکانی ئەمریکا لە وڵاتانی دنیا دەخوێندرێ ئەگەر بە کورتی وەڵامم بدەیەوە ئەرزت بکەم بە عینوانی خوێندن نەخێر ئەمە زۆرتری ئەو ئوستادانەی کە ئەمن دیو من لە ئەمریکا بۆ خۆیان ئیعتراف بەوە دەکەن وەکو بەڕەحمەت بێ داکتر بیولر دەڵێن ئەمە بۆیە بووینە موسڵمان لەبەر عرفانی ئیسلامی کە تەسەوفە و بۆ خۆشیان بەڕاستی لە کلاسەکانیان زۆرتر تاکید لەسەر تەسەوفی ئیسلامی دەکەن تەسەوفی نەقشبەندیش حتمەن بەڵە چونکە نەقشبەندی خالیدیە وەکو بنەماڵەی نەقشبەندیەکان هەوڵدان نەداوە بەشێک لەم ئەرکە ئێوە لە ئەستۆ بگرن سنتەرێکی نێودەوڵەتی دابنێن بە ناوی مەولانا خالید ینی پەرە بە تێگەیشتنەکانی بدان وەڵکە ئەم تێگەیشتنە چارەسەری بەشێکی زۆری ئۆتونڕەویە دەکاتن کە عالم دنیا و عالم ئیسلامی بەتایبەتر بەدەستیەوە دەناڵێنی حتمەن نەخێر وەڵڵاهی ئەو دەم ئەو نەقشبەندیە فاوندیشنە بەڕاستی مەشغوڵ بوو لەگەڵ داکتر بیولر و دەگەڵ جەماعەتێک لە ئوستادەکان پرۆژەیەکیشیان پێشکەش کردبوو ئیدی بەداخەوە بە بۆنەی وەفاتی باوکم و بە بۆنەی ئەوەی کە داکتر بیولێرش دوایی ئەوە ئەمە ئینشاءالله حتمەن ئیدامەی دەدەین جنابي كاكتوفر لخزبت جناب او لخزبت جناب عرض ذكر فرموا نص اسلامي امن بنا معلم تقريبا لمس 6 صار تصوف وطريقه لما بنا ما شاء الله اسلامي تصوف وطريقتي حقيقي حج وقت تنرونه نخير يعني بلان بز لقال ضل إشي بو لقال إخوة إشي بو لقال حضرة الرسول أكرم ومهرباني بو وعطوفت بو ومهرباني بو بخوا قسم إسلام من لباب وبابيرم حج وقت من نار حتيم ندي وإسلامي تندرمي ندي إذا أما بيام عزيزي أما جرينجا بويك أما لا زانكو كان ما لكوليجا كان زانس إسلامية كان لبيمانجا كان لحزر كان أم تێزانەی مەولانە خالید و ئەوانەی کە
ئەم تەریقەتانە هەمیشە خزمەتی کوردستانیان کردیە بە سەدەهان ساڵە بەڵام ئیسلامێکی میانرەو بووە خزمەتی بە دۆزی نەتەوایەتەکەش کردیە گرنگە کە ئەمە کاری لەسەر بکرێ و بکرێتە پرۆگرامی خوێندن ئێمە حتمەن بەڵێ جاوەڵا فقط ئەگەر ئیجازە فەرمونون لەو کتێبەی چونکینێ بۆیە وستم ئەگەر ئیجازە هەبێ یەک دقیقەی چونکە زۆرم ئەو کتێبە بەو هەموو زەحمەتەی کە کێشابوویان ئەو ساڵی کە باوکم بە ڕەحمەت چوو ئەلبەتە هێناومانەوە لە بیارە بۆ خۆی لەسەر وەسیەتی خۆی هەمیشە دەیفەرموو هیممەت و بێ بم گەیەنەوە بیارە ئەگەر مردم لەوێ دەنا زۆر ئیسراریان بوو چونکینێ بەڕاستی ینی کە لێرە نووسراوە کە ئەوە کورد بۆ و فلان و فلاند لەسەر هەدیەیان کردەوە بە ڕەحمەتی باوکم ئیجازە هەیە یەک دقیقەی ئینگلیسیەکەی خوێنمەوە ناوەڕۆکەکەیمان بۆ باز بکەین ئەوەی کە بەڵێ کە بەڵێ ناوەڕۆکەکەی دەڵێ کە ئەوە هەدیە کراوە بە شێخ مەعسوومی نەخشبەندی کە دەبێتە کوڕی ینی دەبێتە نەوەی حەزرەتی سراجەدین ئی کوردستان کە خەلیفەی مەولانا خالدە دوایە کانێش کە بەحسی وەی دەکا کە سوفیزم چییە و تەواوی کتێبەکەش هەر دەبارەی زۆر زۆر سپاس بەو ئومێدەیکەوە ئەم پەیامانە بگاتە شوێنی خۆی و ئینشاءڵڵاوە مەخسووسەن حەزرەتی مەولانا خالد بەڕاستی ئێمەش بە تایبەت ئەو ساڵ زۆر کارمان لەسەری کردووە زۆر سپاس دکتۆر بەخێر بێی سەر زۆر مەمنون سەر دووبارە سلااوان لێبێت پارشیف بەردەوامە گفتوگۆیەکی زۆر باشمان هەبوو بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە کە هاوڕەیەکی محەممەد علی کلەی لێرە بێت و باسی ژیانی ئەومان بۆ بکە دەینە سەر بابەتێکی دیکە کە بەڕاستی ئەمە گرێ لە دڵی هەمووتانە ئەو کەسانێک کە مۆبایلیان هەیە ئەو کەسانێک کە سۆشەڵ میدیا بەکارێنن دڵنیام کاریگەری لەسەر ژیانی هەمووتان هەیە شتێک هەیە کە بەڕاستی شتێکی نەشیاوە ڕکابەتی یاخود ڕقابەتی لە نێو سۆشەڵ میدیا قسەوتن بە یەکتر جنێودان بە یەکتر یاخود ناشرینکردنی شخصیەت و کەرامەتی یەکتر لەکوێ لە نێو سۆشەڵ میدیا ئەنجا بۆ ئەم مەبەستا ئەم شەو میوانێکمان هەیە اینجا بان و ئێمە لە ڕووی شەرعیەوە بە تایبەتتر چووکە ڕەمەزانە بزانین دەخۆ لە ڕووی شەرعیەوە ئەوانەی ئەم جۆرە مامەڵەیان لەگەڵ سۆشیال میدیا هەیە لە ڕووی شەرعیەوە ئاوێ تاوانبارن و حکمی ئەمانەتیە مامۆستا مەلا فەرمان خەرابەیی پێشمێژ و تارخوێن لە شاری هەولێر میوانمانە مامۆستا فەرمان بەخێر بێ سەر چاو خێراتی لەگەڵ کەش و هەوای ڕەمەزان چۆنی باش الحەمدلله حەز دەکەم تۆستێک ڕەشیق بووی ڕەمەزانە یان پێشتر بووە هەر بە خۆی بووە ڕەنگە بە پێوە منت یان ناوەیە کەس دەم نەدیت لە نازانم هەر بە دانیشتن بووە احتیمالە مامۆستا باسمان کرد کە بابەتەکەمان لەسەر چییە ئەنجا ئەمەوێت تۆ لە ڕۆژ شەرعیەکەیەوە پێمان بڵێ ئەم ناو ناتۆرەی کە خەڵک لە نێو سۆشەڵ میدیا لە یەکتری دەنێن ئەم جنێودان و قسەی ناشرین و یەکتری لە کەدارکردنەی لە نێو سۆشەڵ میدیادا هەیە کە بەڕاستی هەندێک کەسی وا لێ کردووە بیر لە خۆ کوشتن بکاتەوە هەندێک کەسی وا لێ کردووە کە بەڕاستی سەفقان بەڕاستی ناخۆشە ناو ناتۆرێکی زۆر لە ئینسانەکان بدرێت لە کوێژ لە سۆشەڵ میدیا کە بەڕاستی ئێستا هەموو کەسێک لە گیرفانی مۆبایلێکی پێیە و فەیسبوک و ئینستاگرام و سناپچاتێکی هەیە و شتەکان ئەبینێت کە ڕوئەیە ڕۆژانە ئەنی ژیانی هەندێک کەسی خسۆتە مەترسیەوە کە هەندێکیان خۆیان گۆشەگیر دەکەن هەندێکیان بیر لە خۆکشتنت دەکەن ئەمەوێ مامۆستا تۆ لە ڕۆژ شەرعیەکەی و پێمان بڵێ ئەمە تا چەند دروستە لە ئیسلامدا و لە ڕۆژ شەرعیەکەی و ئەمە چۆن هەڵدەسەنگێنیت بسم الله الرحمن الرحيم يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك طبعا ئەوەی جەنابەت باسی کرد یەک جانب نییە ینی یەک شت لە
سوسیال میدیا بە کەوا دەورێنرێتن یانەوە تا ئەو کەسە پێ هەڵدەستێتن مەسەلەن بۆ نمونە جنێودان بۆ نمونە بوختانکردن یعنی کە ئەو دووشتە زۆر بارزە لە بڵاوکردنەوە و تەشەنەکردنی ئیدیەوە وەکو دیکە لە ناو خەڵکیش پێشتریش هەر هەبووە و پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەی لەگە کردووە تەهدیداتی لەسرە هەڕەشەی لەسرە بەڵام لەبەرەوەی ئێستا کە دەبینی خەڵکێک هەر کەسێک جیهازێکی پێیە لەو جیهازە زۆر بە ئاسانی دەتوانێتن ئەوەی لە دڵیدایە ئەوەی لە دڵیدایە بە ئاسانی دەری بڕێتن ئەو کێشەکە ئەلێرە زیاتر تەشەنەی کردووە هەندێک شتمان هەیە تاوانەکەی زۆر گەورەیە مەسەلەن بوختانکردن جاری وا هەیە کەسێک شتێک بڵاو دەکاتەوە بە ناوی تو بێ ئەوەی کەوا بەرامبەرەکەی بزانێتن تا چەند ئەو شتە ڕاستە تا چەند هەڵەیە ئایا بۆی هەڵبەستراوە یانەوە ڕاستەقینەیە دێ جنێو لەسەر ئەو بابەتە دەدا جنێو بەو کەسە دەدا قسەی پێ دەڵێتن و یعنی ئەوە بەڕاستی کارەساتێکە ئێستاکە ئەوەی متابعەم کردبێت من زۆر لە ناو کورد ئەو شتە یعنی دەبیندرێت باشە مامۆ سەفەرمە ئینجا لە ڕووی شەرعیەوە ئێمە کە دەبینین خەڵکێک جنێو دەدا لە سۆشیال میدیا نووسیویەتی بە محەممەد صلی الله عليه وسلم خودبەتونە یان ڕسمی قورئانی داناوە لە پرۆفایلەکەی هەر بەدیدی پرسیارەکە ئەوێ ئەرێ جنێودان لە سۆشیال میدیایی هەمان حکمی جنێودانی ئاسایی هەیە چکە هەست دەکەم خەڵکێک زۆر بە ڕەنگە ئەو کەسە ڕوبەڕوو جنێوبەتو نەدا بەڵام لە سۆشیال میدیای زۆر بە ئاسانی جنێوت پێدەدا هەمان حکمی هەیە یان ئەمە وەکو دەڵێن جیهانێکی ئیفتیرازیە و ئەمە حکمەکەی وەکو حکومێکی ئاسایی نییە یەکەم دەبێ بزانین جنێو چییە جنێو چییە وەکو ئیمامی نەووی دەفەرمێتن جنێو التكلم في عرض الناس بما يعيبه يعني تو باسی شتێکی خەڵکی بکەی کەوا لەکەدار بێ بەو شتەی ئەو جنێو یعنی بۆ بەرامبەرەکەی ئەوە باتفاق الأمة ئەفەرمێتن حرامە وفاعله فاسق ئەوەی کەوا ئەنجامی دەداتن ئەوە فاسقە ئەگەر سۆشیال میدیاش بی ئێستا دێمە سەریم خاڵێکی تر یعنی ئەوە پێناسەی جنێو دووەمینیان ئینسانی مسلمان ئەوە هیچ لە ئایا ئێستا کە دەینە سەر ئەوەی کە بە نووسین جنێوەکە بدا لەگەر بە زمان بیدا ئەوە بابەتێک بەڵام ئینسانی مسلمان لە هەر شوێنێک بێ ڕەوشتەکەی خۆی نابێ بگۆڕێ یعنی تو ئەگەر بەتەنها بووی لە ناو جەماعەتێک بووی غەیری مسلمان بوون یانەوەتە لەگەر جەماعەتێک مسلمان بوون لە ناو مزگەوت بوون مرۆڤی مسلمان نابێ ڕەوشتی بگۆڕێتن بۆ ئاستێک کەوا شیاو نییە ئەو کردەوەی بکاتن لەبەرەوەی اتق الله حيث ما كنت پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێت لە کوێ بووی لەخوا بترسە یعنی کردەوەکانت ضەبط و ڕەبتی هەبێتن لە کوێ بووی ئایا جنێودانێک طبعا گوتمان جنێودانێک بە دەست و خەت بینووسێتن وەکو ئێستاکەوە بە مۆبایل دەیکاتن یانەوەتە بە زمان بینووسێتن وەکو یەکە ئەو دوو کردەوەیە وەکو یەکە ئیبن قەیم ڕەحمەتی خوا لێ دەفەرمێتن الخەط دال على اللفظ ئەو کەسەی بە خەت شتێک دەنووسێتن ئەوە اعتیبارە و دلیلە لەسەر ئەوەی کە بە زمانەکەی پێش خستووە ینی بەدەستی دەینووسێ بەڵام زمانەکەش بە هەر بە زمانەکەش دەیگوت واللفظ دال على القصد والإرادة زمانیش ئەوە ئیرادەی لەگەر بۆ کەواتە ئەو سێ شتە ئێستا ئینسان کردەوەکانی لەسەر چی بنیاد ناوە زمانە نیەتی دڵە جەوارحە کەواتە جاری وا هەیە ئینسان مەسەن لە نیەتیدا شتێک هەیە بەڵام ڕەنگە بە زمان دەری نەبڕێ یان بە زمان دەیڵێتن بەڵام ئەوەی کە دەینووسێتن ئەوەی قڕاری هەستێکی پێئکاتن یعنی دیارە نیەتەکەی هەیە وەکو زانان دەفەرمون و ئیقراری شەرعی و قانونیشی لەسەر دێتە سەرکە ئەو کەسە مەسەلەن هەمان حکمی هەیە هەستناکی ینی حکومەکە قورستریش بی لەبەرەوەی وەکو ئێستا تو گوتت ڕەنگە بە سەدان خەڵک لەسەر ئەم بوهتانە جنێو بدەن بەهۆی ئەم بوهتانەوە کە بۆ کەسەکە کراوە لە کاتێکدا ئەگەر ڕوبەڕووبی ڕەنگە تو کەس گویان لێبی بەڵام لە سۆشیال میدیا ڕەنگە سەدان کەس گوێی لێبی جوانە تاوانەکەی تاوانی ئەو چی وەکو باسم کردیانی هەندە بابەتێت ئافرەتێکە شتێکی بەناو بڵاو دەکاتەوە ئاگاشی لە هیچ نییە
کۆمەڵی خەڵک دێن ئەو ئافرەتە جنێ و باران دەکەن یعنی ئەو تاوانە هەموو تاوانێک کە ئینسان دەیکە زۆربەی تاوانەکان بە تەوبە قوبڵ دەبێتن بەڵام تەوبەی بوهتان دەبێت سێ تەوبەی لەسەر بکاتن ئەوەندە غەڵیظە یەک شتەیە لە ئیسلامدا ئەوەی کە ئەڵێ ئەگەر مسلمانێک گوناحی ئەنی عیبی مسلمانێکی دیکە بشارێتەوە دکتۆر ئەوەی دیکەی دەڵێ چی ئەنی مەرجە کە تۆ ئەگەر مسلمان بی و مسلمانێکی دیکە ببینی عیبدار بێ پێویستە بیشاریتەوانێ لە دینی ئیسلامەوە بە ئێمە دەڵێ بەڵام کەسانێکن لە سۆشەڵ میدیا بە تایبەت خەریکی بڵاوکردنەوەی عیب و ئاری ئەم و ئەوەن بەبێ ئەوەی کە بزانن ڕاستە یا خود ڕاست نییە ئەمە چ گوناحێکە چ سزایەکی هەیە جوانە بە جوابی دکتۆر بدەینەوە ئەو تاوانی بوهتانە گوتمان کەسێکەوە گوناهێک دەکاتن تەوبە دەکات دەبێت سێ تەوبە بکات چۆن سێ تەوبە بکە بۆیە زانایان دەفەرمون بوهتان تەوبەی نییە یعنی ئەوەندە قورسە لەسەر کەسەکە یەکەم تەوبێک بەرامبەر خوا کەوا بوهتانی بە کەسێک کردووە نێوان خۆی و خوا دووەم تەوبێک لەسەر قسەیەکی ناڕاست کە کردیەتی کەوا بەرامبەر خەڵکێک قسەی کردووە ئەو کەسە دەبێ بەرامبەری بڵێتن تەوبە ئەو قسەی من ناڕاستە کاکە هەڵام کرد داوای پەشیمان بوونەوە دەکات تەوبێک بەرامبەر ئەو کەسەی کەوا بوهتانەکەی بۆ کردووە ئیدی ئەو کەسە چۆن دەدەندرێتەوە وەکو یەکێک لە زانایەکان دەڵێتن بوهتانکردن وەکو بڵاوکردنەوەی پەڕەوشتیوالەیە کە ڕۆی ناگەڕێتەوە تۆ چۆن دەتوانی شتێک بڵاوکەی بە ناوی کەسێکەوە دواتر بتوانی بیگەڕێنەوە وەکو خوشکەش گوتی وەڵامی ئەویش بەسەر لەسەر ئەمە الدال على الخير كفاعله ئەگەر کەسێک هانی خەڵک بدە لە بۆ چاکەوەکەوەی بە خۆشی چاکەی کردبی لە بۆی دەنووسرێ لە ئیسلامدا بەڵام ئەم کە هانی خەڵک دەدا دنێ و پێ بدان ئایا ئەمیش بەشدارە لە دنێوی بۆ نمونە 100 کەسێک کە لەسەر ئەو پۆستا بەشداریان کردو و جنێویان پێداوە هەندە نازانم مەبەست چۆن یعنی هەندانی ینی بۆ نمونە بوهتانی بۆ دەکا شتێک دەڵێ کە ئەمە کەسەکەوانیە بەهۆی ئەوە 100 کەس یعنی ئەو پرسیارەت جەناب لەگەری ئەو خوشکە تقریبا تێکەڵ دەکرێتەوە کەسێک شتێک بڵاو دەکاتەوە یەکەم یان ڕاستە یان ناڕاستە یعنی ئەو کەسیانەوەتە بوهتانی بۆ کەسەکەی بەرامبەری کردووە یانەوەتە فعلەن داینین بڵێن ئەو شتە ئەو کەسە وای کردووە ئەو خراپەی کردووە صیفەتی موسڵمان دەبێتن یەکەم ئەو خوشکەش باسی کرد داپۆشتنی عیبی بەرامبەرەکەتە ستر الله في الدنيا والآخرة دوامينيان أو كسا چ پەیوەندی بە تودایە بۆی بچیت تەدەخولی ژیانی کەسێکی تر بکەی کەوا کەس داوای لێ نەکردووی قسەی لەسەر بکەی حسنی ئیسلامی تەرکه ما لا یعنی ئینسانی موسڵمان بڵێ دەبێتن بەو شێوەیە بێکە شتێک پەیوەندی بەو دانیە تەدەخولی نەکاتن کاتە ینی لەو دوو شتە دەرناسی یانەوەتە ڕاستە ڕاستیش بێ پەیوەندی بە تودانیە یانەوەتە ئەگەر ڕاست نەبێتن ئەوە تاوانی بوهتانی بۆ دەنووسرێتن ئەگە تەئیدی بکاتن گەلک پێکاتە هەن نەخواستم جیوا کامەی کوردی ئەم بەحسا پرسگرێکی خۆ بکەم بێتر ئەگەر کەسێکی مەسەلە مەسیحی هەیە ئانجی ئەزیدی هەیە ئانجی ژ ئۆلەک دن هەیە ینی ئەم بێژن لەسەر فێسبووکێ دۆستن هەواڵن یاژی نە هەواڵتێک نەب ناوێ خۆیە نەب ناوێ خۆی دیار ناوەکی فلان خۆتکە ئەی بی مەسەلە دنارە پێکەنینێ ئۆلاویت کە معتەقەدی ویت کە ئەڤەیە لەسەر تۆڕەی میدیای جواکی ئیسلام چاوەڵێت نەڕێ پێکەنین بە ئۆلێکی تریان یعنی سوکایەتیکردن بە بیر و باوەڕی ئاینەکی دیکە لە ڕێی سوشیال میدیا طبعا ئەمە سوکایەتی بابەتێکە سوکایەتی لە هیچ کەسێ قبول ناکرێتن بە هەر شتێک بێتن مەسەلەن من جیرانێکم هەیە جلو بەرگێک لە بەردەکا هی ئاینی خۆیەتی لە لای من زۆر سەیر و پێکەنی ناویە من نابێتن سوکایەتی پێ بکەم سوکایەتی پێکردن بە هیچ عزرێک و بە هیچ شتێک قبول ناکرێتن سوکایەتی بە کەسێک بکرێتن ئیدی ئاینێک بێ کللتورێک بێتن زمانێک بێ هەرچیەک بێتن قبول ناکرێتن بەو شێ ئەو سوکایەتی جناب مامۆستا ئەبینی بازێک هەندێک کەسان هەیە کە هیچ علمێکیان نییە مثلا علمی شریعەتیان نەخوێندووە بەڵام لە سوشیال میدیا مثلا بۆ خۆیان فتوا سادر دەکەن مثلا کاکە ئەژێ ئەوە چوونێتە بۆ ئەو کارە حرامە ئاتۆ کاکە تۆ نوێژ ناخوێنی ینی تاقیقم کردووە لە ئەسڵان نوێژ ناخوێنی وەلی تێ فتوا سادر دەکات ئەو نەزرت سەبارەت بە ئەو شەخصانە کێ
ئەوە ئەمە پێی دەناڵێنین بە وەزع بەڕاستی من ڕۆژێک لە شوێنێک بووم لە مەجلیسێک دانیشت بووم ئەو لەسەر قسەخی جوابی جەنابەت بێتن دانیشت بووم باسی بابەتێکی فقهی کرا لە ناو مەجلیسەکە تقریبان 20 کەسی تیا بوو یەکێک بابەتەکەی ورژان ئیدی هەر کەسە لە شوێنی خۆی جوابی ئەدایەوە من لەولایە بێدەنگ وتاع هەر کەسە لە شوێنی خۆی جوابی دا ئەو دەیگوت حرامە ئەو دەیگوت حەڵاڵە دوایان گوتیان ئەرێ بامان مامۆستاش بپرسی گوتم ئێوە کاخی خۆ ئێستا بۆ من نێشتەوە دواتر لە من دەپرسن یعنی بابەتێک کە پەیوەندی زانستی بە تۆ نییە ئەو مستەوایەت نییە قسەی لێ بکەی بە چه حەقێک دەی قسە لە شتێک دەکەی ئارێ وەڵاوە بە ڕەئی من بێتن ئەوە تو چی ڕئیت هەبێتن ئێمە بە ڕەئی خۆمان قسە ناکەین بە ڕەئی شەرع قسە دەکەین تو بە ڕەئی خۆی تاوانە فتوا بدەیت ئەی چۆن فتوادان ولا تقوم ليس لك به علم ئەی چۆن ئەو کەسە علمی نەبێتن بێتن قسەی لێ بکاتن ئەوە نیشانەی نەزانی خۆیەتی و هەروەها ئەوە هیچی لەولایەکە گوناهباریش دەبێتن حکمی ئەوانەی کە لە سوۆسیال میدیا جنێو دەدەن ئایا سزایەکی دیاری کراویان هەیە لە دنیا لە ڕووی ئیسلامیەوە لا عموما نەک لە سوۆسیال میدیا لە هەمووی ئایا جنێودان حکمێکی حدێکی هەیە حدێکی نییە بەڵام گوناهبارە لەس یعنی بەتەنیا تەوبە گوناهەکەی لەسەر لا دەکەویان ئیلا دەبێت کەسەکە ببینتەوە گەردەنی خۆی پێ ئازا بکە ئەگەر گوتمان ئەگەر نەچتە بابی بوختان ئەگەر چونکە جنێ ئەوەیەکەوە قسەیەکی ناشرین بە بەرامبەرەکەی دەڵێت بە تەوبە دەڕواتن بەڵام ئەگەر چۆ بابی بوختان دەبێتن ئەو کەسە ببینێتەوە و گەردەنی خۆی پێ ئازاکە تەوبەیەکیش لە نێوان خۆی و خوای بڕواتن لە لای خەڵکەکانی دیکەش بڵێ ئەو قسەی کە من کردومە وانە یعنی ئەو سێشتە دەبێ بکاتن تەکفیرکردنی خەڵک لە سوۆسیال میدیا هەندێک مسلمان ڕەنگە گەنجێکە بە سۆزێکەوە قسە دەکا دەبینی مامۆستایە کەسێکی ئاینی ڕەئیەکی فقهی دەڵێ ئەگەر چی کە بەڵگەی خۆی هەیە تەگیشتنی خۆی هەیە بەڵام ئەو دێ لەسەر ئەوە تەکفیری دەکا ئەوە نیشانەی یعنی بێمستەوایی ئەو بەرامبەرەکەی ئەو کەسەیە ئەگەر مستەوایەکی علمیشی هەبێتن نیشانەی نزمی ئەو مستەوایە کەوا لەلایەتی یانەوەتە هەر هیچ شارەزاییەکی لە دین نییە لەبەرەوەی تەکفیرکردن یەکێکە لەو حەزەڕانەی کەوا عولەمایان قسەیان لێ کردووە بە حەزەڕەوە کەوا دەبێتن ئینسانی موسڵمان ئاگادار بێتن کافرکردنی بەرامبەر تاوانێکی گچکە نییە یەکسەر قسەی لێ بکاتن زۆر سپاس مامۆستا فەرمان خراپەی پێشمێ ژووتار بێژ کە ئەم پاشیڤە لەگەڵ ئێمە بووی وەڵامی پرسیارەکانی ئێمە دایەوە بەخێربەی سەرچا زۆر سپاس بۆ جناب فەرمایگەرم سەفخان کاک سەفخان چیت هەیە کاک مەولدی کوردی زەبێژم ئەوە جوانە شخوا گەلک جوورەی مەولدا کوردی هەنێ گەلەکان نویساندی من ژیەک جوان هەلبژارتیە ئەماڵی دەتوانین مەولودێکی کوردی ستایلی ڕۆژاوای کوردستانمان پێ ستایلی ڕۆژاوا و باکوورێ کوردستان ئێمە چلو بوو ئێمە سەرخەت و بنخەتەوە بەرە یەک بوو کاتێک سایکسبیک و هات پارچەکران بێ سەرخەت دڵی کاک پێیان خۆشەوی هەستەکەم دەیڵڵا جمار حمد و ثنای قلب و جهان حمد دین با خالق کون و مکان وی به انسان دای زانین با کرم خوندنوهم حکمت و علم و قلم اولوهم آخر رب عظیم هم علیم و هم کریم و هم رحیم مالک افلاک و جان و بحر و بحر رازق هم جمله هر رحل در تمام آن وجود بقدرته جن و انسان وی به اسم رحمته نعمت خوشگو کرن ام مسلمان هم محمد سرسر مکر شبان بو هدایت دام قرآن کریم رجبر چونا صراط المستقیم ای خدای شریک و به مکان تو به ایمان نهیلی تو زمان دور نکیمه تا هبن گو ام بجین یک دمه یا
الصلاة والسلام الصلاة والسلام عليك يا حبيب الله الصلاة والسلام عليك يا رسول الله هي محمد سرور هر أصفياء خاتم هر مرسلين وأنبياء مثل باران بهار رحمته برب بار سرت رب عزته هرچی اجسام ملون کوهیه او د اصل عکس و حباته روج و شب هم بحر و بر نهر و نبات تب عشقات مقام بر حیوان لدلكم انجو حبات فقير او در الفاضا بلامد بنسير لو بزارين لبر درگاه تم دکن هیویج قدر و جاه تو شفاعت کیل موان عاصیان برگنه و افزار و درگازیان صلی یا ربی و سلم بعدد سر روح جان محمد تا ابد صلی یا ربی و سلم بعدد سر روح جان محمد بعدد دام خوش کاکە سەفخانی بەڕێز ئەوە بووە کاک سەفخان گەشت بوو هەڵمان باش بوو مەولودێکی بە زمانی ئیجی هەم ستایلی کوردی گەلێک پارچە هەنێز هەوڵ بدم ڕۆژێ بێ دەست هەمان بکەم مەولودێ بگینە سەری میوانێکی دیکەمان هەیە لە بڕگەی ژنانی خاوەنکار ئەژین ئیسماعیل کە لە ڕانیەوە هاتووە زۆر بەخێر بێ داوای دەکەین بێتە ستۆدیۆ ئەو غسلی ئۆتۆمبیلی شوشتنگەی ئۆتۆمبیل زۆر بەخێر جگە لە خۆی بێگومان چەند کەسەی دیکە لەوێ کار بەخێراتی خۆشکی زۆر سپاس بەخێر بێ سەرچاو خێرێ هاتیە هاتووەژین بۆمان باس کە بزانین چۆن بوو شوشتنگەی ئۆتۆمبیلەدارە خۆی من هەردەمەوێ هەمیشە کارێکی جیاواز بکەم و لە دەڤەرەکەی خۆشماندا کەسێک نەبوو بەو چەشنە غەسلێک دابنێ من پێشەنگ بووم هەمیشە ویستمە ئیشێکم کە پێشەنگ بێ و لە دەڤەرەکەی خۆمان چەندین کارم کردووە ڕاستکەشکێم بووم بۆی ئافرەتان بێنە دەرێ و خۆی ئەو غەسلەش کە ئامانجم بوو ئافرەتان بتوانن لەسەر پێگەی خۆیان بوەستن ئەگەر دەستیش بۆ کارێکی قورس ببن دەتوانن تێدا سەرکەوتوو بن باشە خاتوەژی مشتەرەکانە زیاتر پیاوە یان خانمن بێگومان هەردووکیانن کامیان زیاترە لە ئێستادا پیاوان چونکە ئافرەتەکان ئەو غەسلی ئێمەیان نەدیتوە و زۆر جار کە ئافرەتەکان دێن دڵخۆشن چونکە ئێمە هەموو پێداویستیەکانی خانمانمان دابین کردووە بە تایبەتی ئۆتۆمبیلەکانیان ئەگەر مشکلەیەکیشی تێدا بێ ئێمە فەس و هەموو شتەکانیان بۆ دەکەین و دەتوانین بۆشیان ببین بۆ لای وەستا ویان چاپ بکەین ئێوارە بن سارەکان بەڕاستی ئەگەر شوشتنگێکی خانمان بێ سارەکە زۆر زۆر جوان پاپ بکاتەوە لەبەرەوەی خانمان لە خاوێنکردنەوەیە ماستەریان هەیە سەلیقەیان هەیە بەڕاستی بڵێ پرۆفیسۆرن وڵای حەزەکە ڕانی سارەکی خۆم بەجای بڵای ئەوان ڕۆژانە خانمێک لە قەڵاتزێوە یعنی کەزانی بووی کە ئێمە غەسل لە قەڵاتزێ هاتبوو بۆ ڕانیەوەی سارەکەی پشە دوێژ گەڕاوەتەوە لەخۆ ڕێککە سارەکەی پیسە بێتەوە بۆ خۆشی کەوای گوتی بەس بۆ ئەوەی کە ئێمە کە زانیمە ئێوەی ئافرەتان کە غەسلێکتان کردوێتەوە وەکو پیشگیریەک هاتوو بۆ لامان و ئێمە زۆر زۆر دڵخۆش بووین کە یعنی توانیمانە لە دەڤەرەکەی خۆمان ئافرەتان لە
شوێنە جیاجیاکانی شەوە بێن سەردانمان بکەن. کاک پێیاندە ئێوەش پرسیاری دەکەن بەڕاستی سیاری پێوەژەرەوە دەشورینیتەوە خەڵک چۆن دەبینن خەڵکێ دەڤەراوە چاوات بینن کاری ئەفرەتا ماڵباتەوە وەک ماڵبات و مەرۆڤ و دۆست بێگومان هەر کارێک کە دەستی پێکە قورسی خۆی هەیە وە و کارێکی ئێمەش دەستمان پێ کردووە لەبەرەوەی جوڵەیەکی زۆری دەوێت لەبەرەوەی تاقەیەکی زۆری دەوێت و هەر کاتێک کە کەسێک دێتە لامان مەسەرەن زۆر جا بەتابەتی پیاوان پێمان دەڵێن ئەو کارە قورس نییە بۆ ئێوە بەڵام کاتێک ئامانجەکەی ئێمە دەبینن کە سارەکەمان بە چەشنێک خیان کردێتەوە هەڵبەت ئێمە ئافرەتان بەتەنێنین لە غەسلەکەماندا چەند کوڕێکی شارەکەی خۆمان ئێمە سەرپەرشتی ئەوان دەکەین و توانیمان ئەوانیش خینێ هەرێکی کاریش بۆوان بڕەخسێنین بەڵام کاتێک کە ئامانجی سارشنەکە دەبینن زۆر دڵخۆشن و تکراری دەکەن ئینشاءالله زوو سارەکەمان پێش بێت. چەند کەس بۆ هێوە ئیشەکەن چەند کەس بۆ ئێمە لە غەسلەکەی خۆماندا 9 کەسین 3 ئافرەت و 5 کوڕیش تێدا. باشە ئەژین خان تۆ بەسێک باسی کەش و هەوای کاری بازرگانی لە ڕانیا بکەین لەو دەڤەری بتوێن پشدار کەشێکی وا لەبار هەیە بۆی خانمانیش بێننە و کاری بازرگانی پەرە بە کاری بازرگانی بدەن یان جارێ لەو خۆناغە هێشتا ئەرکەکە زۆر سەختە کارەکە زۆر قورسە. هەڵبەت هەر کارەکە بکەی قورسی خۆی تێدا بەڵام دەتوانم بڵێم ئافرەتان دەتوانن تواناکانی خۆیان نیشاندن هەڵبەت هەموو گەنجێک من کەش و هەواکە لەبارە بۆی خانمان بێنە ناو کاری بازرگانی لە ئێستادا وردە خەریکە یعنی ڕێچکەشکێنی زۆر دێتە پێشەوە ئافرەتانیش دەتوانن سەیری ئێمەکەن ئێمە بە نمونە وەرگرن بۆی بتوانن کاریکە بکەن هەڵبەت من داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە شتێکیان بەدەستە یان بازرگانن بیهێن بۆ دەڤەرەکەی ئێمە بۆی بتوانین یعنی ئێمە شاوکاریان یعنی بۆچی لە شارە گەورەکان بە نمونە بڵین هەولێر ئەو هەموو پرۆژە گەورە هەیە بۆ لە شارێکی ئێمە گەر بێت و کەسە زۆرن خانمانی لە دەڤەری بتوێن پشدەرکاری بازرگانی دەکەن بە پێی تێگەیشتنی تو بە دوواداچوونی بەڵێ زۆرن وەک من کە یعنی تەجروبەیەکم کردووە هەڵبەت پەلیان کێشا بۆ شارەکان لە شارەکەی خۆمان دوور کەوتونەتەوە لەبەرەوەی لەوانەیە لە ناو ڕانیە و خەڵاتزێ ئەوانە کار ناکەن هاتوونەتە سلێمانی و هەولێر ئەوانە بەڵێ بێگومان لەبەرەوەی بۆچی لەوانەیە هەلێکی گونجایان بۆ ڕوخسابە یان کەسێک لەلایەنی حکومیان لە هەر شتێک پشتگیری نەکە یان داوای پشکی لێ بکە یان بە جۆرێک لە جۆرەکان ماشەڵە گەلکی پاک دەرخستی دەستێتە ساغ بێ نها کەسێکی ینی کەسێکی ترژی بەعینە پرۆژە ڕنابگە ئافرەت بن لە باژارەوە هون نابهیزن کەسێک لۆ دەبێژێ زۆر جار نامەم بۆ دێ پێم دەڵێن ئێمەش هیوایەکەی ئێمەش ئەوە بوو بەڵام من نەمگوتووە مەسەلەن تۆ ناتوانی نا تۆش دەتوانی هەڵبەت لەوانەیە ئەزمونونەکەی کە من کردێتم هەندێک مشکلە بۆ من دروست ببن من هاوکارت دەبم لەوانەیە ئەو مشکلە بۆ تۆ نێتە پێشێ بەردەوام بە دەتوانی ئەتۆ ئەو کارە بکەیت چۆن من توانیم ئەتۆش دەتوانین لەسەر ئەمە لە سوۆسیال میدیا تۆ ڕێنمایی بە خەڵک دەدەی بە خانمان بە تایبەتر کە بۆ خۆت ئاستەنجیەک هاتۆتە ڕێت و ئێوە ئەوان چۆن زاڵ بن بەسەر ئەم ئاستەنگیانە؟ بەڵێ بێگومان زۆر جار نامەی خانمانم بۆ دێ ئێمە حەزمان لێ کارێکی ئاوا بکەین چۆن بیکەن من ئەو بە تەجروبەی خۆم ئەو هەڵانی کە بۆ خۆم کردومە بەوان ناڵم بەڵکو لەوانەیە تەجروبەی جوانتریش بۆوان بڵێم ڕێنماییان بکەم زۆر جار کە کاتێک وەڵامەکەی وەردەگرم ئێمە کولفەی ئەوەمانە گە کەسێک هاوکارمان بێ بەڵام بە تایبەتی بڵێم خانمانی ئێمە یعنی خەونەکانیان بردۆتە ژوورەکەی خۆیان ناتوانن ئەو خەونە جوانە یان ئەو هیوا و ئاواتەی کە خۆیان هەیەە لەوانەیە خێزانەکان ڕێگریەک بن بەڵام پێیان بکرد هەیە بۆ ئەو خانمانەکە من بە هەموو خانمەکان دەڵێم بە تایبەتی بە پیاوەکان دەڵێم هاوکاری ئافرەتەکانی خۆیان بن هاوکاری کچەکانیان بن بۆی بتوان خەونەکانیان بێن نەدی لەوانەیە دەیان کرد لە شارەکەی خۆم خەونی جوانتری هەبێت لە من بەڵام نەتوانێت پیشانی بدە بە تایبەتی بڵێم یعنی خەونەکان کوژراون لە دەڤەرەکەی مە خەونی گەنجان کوشتویەتی خۆیان بە تایبەتی ئەگەر خۆیان ینی بوێرنین بەوەی کەوا دەست بە کارەکانیان بکەن خەونەکانیان بکەنە واقع لایەنێک بۆ خۆیان و لایەنێکیش حکوومەت بەرپرسە لەوەی گەنجەکانمان خەوتون یعنی هەمویان لە کافتریاکاندا جێگەیان کراوەتەوە لە شوێنێکی ڕۆشنبیری و هوەری یعنی دەرگا داخراوە شوێنێکی هوەری کولتوری لە دەڤەرەکەی ئێمە تۆزی لەسەر نوشتووە
یعنی ئەوانە بوونەتە هۆکارێک بۆی گەنجان بچن لە کافریەکان دانیشن و خەونەکانیان لە گۆڕنێ. باشە بەر لەوەی کەەوە ئەم کارە بکەیش کاری دیکەت کردووە؟ بەڵێ بێگومان پێشتر لەگەڵ هاوسەرەکەم پرۆژەیەکمان هەبوو پرۆژەی خاوێنکردنەوە گروپی ئەڵمانی ناو بوو توانیمان لەوەشدا سەرکەوت بووین 23 بۆ 25 کارمەندمان لەوێشدا هەیە و لەوێش ئێستا دەست بەکارن و بەڵام بە پێویستم زانی پرۆژەکە گەورەکەین ئەو سەرپەرشتی ئەو کارە کات و منیش بتوانم چەندین کەسی کە لە غەسلەکەدا جێگە بکەمەوە. باسی یەکەم ڕۆژم بۆ بکە کە ئەو شوشتنگەیەتان کردەوە چۆن بوو کەس هات؟ هەڵبەت یەکەم ڕۆژ کە کردمانەوە پێشتر ئێمە یعنی غەسلەکەمان بە تەواوەتی تەرتیب کرد شوێنێک زۆر گەڕان بە دوای شوێنێک کە لۆکیشنەکەی باش بە بۆی بتوانین خەڵک سەردانمان بکە و دیار بێ شوێنێکمان دۆزیەوە توانیمان ئەو کارەکەین بە خەڵبەت بە هاوکاری کەسێکی شارەکەی خۆمان توانیمان ئەو غەستەکەین و هاوکاری کردوین پرۆژەکەم پێشکەش کردو و هاوکاری کردوین یەکەم ڕۆژ کە جلەکانمان لەبەر کرد چونکەم پێشتر ئەو تاپری غەسلم بەکارهێنابوو لە شوتنگەی ماڵخاوێنکردنەوە لەوێدا من باش بووم و یەکەم سیارەکە هاتە ژوورێ یعنی زۆر زۆر سترێس بووین بۆی کە بتوانین چۆن خاوێنیکەینەوە چونکە یەکەم جار بێمە کارێکی ئاوکەین ڕاستە ئێمە لە ماڵی ئەو ئیشەمان کردبوو بۆ خۆمان بەڵام کەمێک سترێس بووین بەڵام کاتێک ئامانجەکەمان دی زۆر زۆر دڵخۆش بووین ئەو کەسی یەکەم سیارەی هێنا ئێستاش هەر بەردەوام مشتری خۆمانە و تکراریەوە دەکاتە زۆر جا پێمان گوتووە ئەو کەسی کە یعنی بە ناوی تۆ بێتە ناو غەستەکەی خۆمان ئێمە داشکارنێکیشی ئیسماعیل کە هاتی بۆێوەش دەستان خۆش بێ ئجا پەیامی عزیزی تێکی بێژ پەیام عزیز شتێکی گەشتتایی مەغەمگین نەکرد مەغەمگین نەکرد شتێکی گەشت بێش ئەو نەشادە حەزەکەی ماڵاوایتان لێ دەکەین لەگەڵمان بمێن لە پەیامی عزیزی دەگرین و هەر دەنگ بدن دەنگ بدن لە پێش برکامەنی هونەری
ويكان فدياران شرتي عاشقا ويكان فدياران عزيز عزيز ويكان شيرينم عزيز عزيز ويكان شيرينم لدوي بلايتو ويساتن مينم بودوري بالاد ويساتن مينم شاهو جاد أخي وياهي من سردان عزيز عزيز وقياني شيرينم عزيز عزيز وقياني شيرينم لدوي بلايتو ويساتنم